بەناوی خوای گەورە و میرەبان ئەزیزانی خۆم خوشک و برا بەڕێزەکانم سڵاوی خواتان نەبێت. سوپاسی خواکەین کە بۆ لەش ساغی و تەندروستی کۆبووینەتەوە، بۆ نەخۆشی و بۆ ناخۆشی کۆ نەبووینەتەوە. سوپاسی خواکەین لەو دەقەی کە کۆبووینەتەوە بۆ گوێگرتن لە قسەیەک، لە بابەتێک، لە سمینارێک، لە چالاکیەک. ئێمە لەو جۆرە نین کە کۆبووینەتەوە بۆ ئەوەی کەی عیلاجی کیمیایی وەرگرین، کەی سەرەی عەمەلیاتمان بێت. لەم دەقەی کە لەگەڵ ئێوە قسە دەکەم ئەزیزان، دڵتان بە لەش ساغی و بە تەندروستی و بە ماڵ و بە خانوادەی خۆتان خۆش بێت. دەیان و سەدان هەیە لە نەخۆشخانەی هیوا، لە نەخۆشخانەی نانەکەلی، یان لە هەرێکێک لە نەخۆشخانەکانی تر لە سەرەی عیلاجایە، لە سەرەی فیزیۆسیراپیایە، ڕادیۆسیراپیایە، کیمۆسیراپیایە، هەموو ئەو سیراپی و هەموو عیلاجانی کە هەیە، یان گەنجە جوانەکان ڕەنگە عەجیبتان لێبێ خەڵکێکەیە لە تەمەنی جەنابتانە و هەر بۆ ئەم تەمەنەی جەنابتان، بەڵام بەداخەوە کورچیلەکانی ئیش ناکا و لەسەرەی ئەوایە کەی یەکێک ناو بنووسێت بی ناقز بێ و ئامادە بێ گورچیلەیەک ببەخشێت. بە پارە 2 دەفتەر 3 دەفتەر کێشەمان نییە، بەس ناوی بنووسێ یەکێک پەیدا کات و تەلەفۆنی بۆ بکەن بڵێن وەڵا گورچیلەیەکی بی ناقز پەیدا بووە و دەی وەرە خۆت بگەێنە حلە، یان خۆت بگەێنە ئەمارە، یان خۆت بگەێنە وەکوڵێت یەکێ لەو شارانەی ئەو جنوبە کە ئێمە ئاگادارین. بۆیە سەرەتا بەڕاستی هەر بەوە دەست پێ دەکەم کە خۆشبەخت و ئاسوودەین، ئەلحەمدولیلا خوای گەورە لە ساغ و تەندروستی کردوین. ئەزیزان، ئەگەر شاشەکە نازانم هەمووتانەی بینن یان نە، هەمومان هەوڵی شەهادا ئەدەین، هەوڵی بڕوانامە ئەدەین، هەوڵی خوێندن ئەدەین، هەوڵی ماڵ و خێزان و خانەوادە ئەدەین. یەکێک لە دیبلۆمە، یەکێ لە بەکالۆرۆسە، یەکێ لە دکتۆرایە، یەکێ خۆی حازرەکە بۆ پەرلەمان، یەکێ خۆی حازرەکە بۆ وەزارەت، خوا پێم نەگرێ یەکێک خۆی حازر کردووە بۆ ژنی دووەم، یەکێ خۆی حازر کردووە بۆ مناڵ، یەکێ خۆی حازر کردووە و سەرەی جەدوەلی دانا پێکەنن. نازار بێ کێ بێڵە بڵێ مێردەکەی من نەبێ دکتۆر زانوێتی. بۆیە یەکێک جەدوەلی کوڕی داناوە، یەکێک جەدوەلی کچی داناوە، یەکێک ئەڵێ 3 کوڕم هەیە و حەزەکەم کچ بێ، یەکێ 3 کچی هەیە و حەزەکەم 4م کوڕ بێت. هەموو ئەمانە ئەمڕۆ بۆ بابەتێکە کە من ئەمڕۆ کۆم کردێتەوە هەمووی بۆ بریتە لە هەپینس، بۆ دڵخۆشی، شتێکی تر نییە. یعنی ئەویان بە بڕوانامەکە دڵی خۆشە، ئەویان بە پارەکە دڵی خۆشە، ئەوەیان تر بە شەهادەکە دڵی خۆشە. بۆیە ئەساسی ئیشوکارەکانی مرۆڤ بریتە لە دڵخۆشی. یعنی بۆچی خواردن نەخۆین؟ بۆ دڵخۆشی. ئەگەر بزانین کفتە و شفتە و کوبە دڵمان خۆش ناکا و بەقەت وەکۆ لە ساوەر و قەرەخەرمان دڵمان خۆشەکە، وەڵا بە دڵنیای هەموو ڕۆژێ ساوەر و قەرەخەرمان نەخۆین. کابرا بۆیە ئەچێ بۆ دایسێدا و ئاوا کفتە و شفتە ئەخوا و داوەتی خەسوویە خوا لە بەرەوەی ئەلاساس دڵی خۆشە بێ و دڵی ئاسوودا بێ. بۆیە هەر کاتێک خواردن بوو بە دڵ ناخۆشی ئەبێتە ئینتەلا و ڕشانەوە. هەر کاتێک مناڵ زۆری بوو بە هۆی دڵ ناخۆشی ئەگاتە جیابوونەوە بێتاقەتی. هەر کاتێک پارە زۆری بوو بە دڵ ناخۆشی ئەگاتە خیانەت و بێتاقەتی و ناڕەحەتی و جیابوونەوەی ژن و مێردەکە و ئەڵێ دکتۆر 100 خۆزگەم بەو کاتی کە پارەمان نەبوو، 100 خۆزگەی بەو کاتی کە 300-350 دینارمان هەبوو، زۆربەی 20 مانگ و 25 مانگکان تەواو بوو، بەڵام 5 ڕۆژ 6 ڕۆژ لەسەر ویلە ڕۆشتین، لەسەر ڕیngە ڕۆشتین، هەر وشکەی ماڵمانە خوارد، بەڵام زۆر دڵخۆش و دڵ ئاسوودە بووین. بۆیە هەپینس ئەمڕۆ کە باسی دەکەم هی ئەوەیە کە بەدوایە بگەڕین. هەوڵە دەم لە 40 دقەیەکە کورتی کەمۆکە ئایا هەپینس بەدەست دێت؟ ئایا دڵخۆشی و دڵ ئاسوودەی مەرجە بە پارە بێ؟ دکتۆر تۆ پێمان بڵێت جوانی مەرجە بۆ هەپینس؟ ئایا ئەوانەی کە جیابنەوە بەشێکی زۆریان جوانەکان نین؟ ئەو پیاوانەی خیانەتەکەن بەشێکی زۆرینەیان جوانەکان نین؟ ئەو کەسانی کە ژن و مێردن شەڕیان هەیە و ئاژاوەیانێ بڕۆن لە پارێزەرەکانەوە بپرسن، بزانە کچەکە و کوڕەکە دڵ نایە سەیریکە، تۆ ئەڵەی باشە هەی خوا بیگرێمە هەر ئەوەیە داینێ و بەس سەیریکە، بەس هەموو ڕۆژێ سیڵفی لەگەڵا بکرێت چۆن دڵت دێ ئەمە جیایکەیتەوە؟ پیاوەکانە چی خواکە من لێی جیاب مۆسیە بەردەێنێم، بڕۆ پیرۆزی تۆ بێ، بڕۆ ئەو دەرد و بەڵایە بۆ تۆ جابزانە چۆن عاقڵتەکا بۆ ئەژداد و ئاباوت. بۆیە ڕاستە پارە خۆشە بە شەرت نییە مەرجی هەپینس بێت، ڕاستە جوانی خۆشە بە شەرت نییە هەپینس بێت، تەنانەت بۆ بڕوانامە و بۆ زۆر شتەکانی تر. بۆیە هەپینس دڵخۆشی و دڵ ئاسوودەیەوە. بۆ معلوماتی جەنابتان یەکێ لە مژدەکان کە خوای گەورە بە مرۆڤەکانی داوە لە قیامەت ناخۆشی و دڵتەنگی نامێنێ و دڵخۆشی و ئاسوودەی بەردەوام بێت. ئەمە هەدەفەکەی قیامەتە. ئەگەر بڵێ جیاوازی قیامەت و ئێستا چییە؟ دڵت ناخۆش نییە بە هیچ شتێک، خەفەت ناخۆی نە بۆ دنیا نەبووە بۆ داهاتوو، خەفەتی ماڵ و مناڵت نییە، خەفەتی خان و ڤیلا و بەزم و ڕەزبت نییە، کەواتە دڵخۆش و ئاسوودە بی، کەواتە ئەوە بەهەشتا. ئەوەی کە زۆر جار
مامۆستایانی ئاینی گوێم لێ بۆڵە چی تۆ توانی لە ماڵی خۆتا لە ئێستەوە بەهەشت دروستکەی قسەکەی ڕاستە تۆ توانی لە دڵ و دەرونی خۆتا بەهەشتێک بۆ دروستکەی تۆ توانی لەگەڵ پیاوەکەی خۆتا یان لەگەڵ خێزانی خۆتا یان لەگەڵ مناڵەکانی خۆتا هەر لە ئێستەوە هەپینسێک و دڵخۆشی و دڵ ئاسوودەی بۆ خۆ دروستکەی بۆیە هەپینس هەموو هەوڵ و کۆششی دنیا و قیامەت بۆ هەپینسە یەکێک نوێژی زیاد دەکات یەکێک زەکاتێکە دات لەو ڕۆژگاری کە خەڵکێک هەیە ئامادە نییە پارەی خۆی بداتە کوڕەکەی و کچەکەی خەڵکە ناسمە لە کاکتۆر باوکمە ناسیێڵم بەڵێ ئەڵێ خۆ تۆ هەستی پێکەی بوونێڵم ئەرەوەڵا بوونێ ماشەڵا زۆر شتیە دکتۆر جان و توێتی من خۆمم ژن و ماڵم خۆم بۆ خۆم هێناوە خۆم پێگان و یەک دینارداندا دەم بە ئێوە بڕۆن خۆتان پێ بگەن کاتە خۆ هەموو ڕاکەڕاکی دنیا و ڕاکەڕاکی قیامەت و دڵخۆشی و دڵ ئاسوودەیەکان هەمیشە بۆ ئەوەیە کە چۆن بتوانێت دڵخۆشی بۆ خۆت بۆ چواردەور دروستکەی بەڵام ئایا هەمومان پێی دەگەین ئەمە قسەیەکە کە حەق هەیە لە خۆمانی بپرسین ئەم کاتی کە ئێستا گوێ لە منەگری ئەو بەڕێزانش کە دوای سەیری ئەم ڤیدۆیەکەن ئایا تۆ هەپینس و دڵخۆش و دڵ ئاسوودەی یان زۆرشت هەیە لە خۆتت کردووە بە دێوەزمە جا بە تایبەتی ئێمە کە لە واقعی ژیانی خێزان و خانەوادەکان و ئەو بەڕێزانش ڕەنگە زۆر جار نزیک بن یعنی دیقەتە دەی سەرەکەی دوانن ئەمەنە نەکبەتن زۆر شتیان هەیە بەڵام دوو سێشتی زۆر کەمیان نییە سەرەکەی تەرکیزی کروتە سەرەوە باوەڕتان بێ من ئافرەت لە بەردەستما لە کاتی سۆنەرە دەستی کروتە گریانە بەرەو تومە سۆنەرەکە کچە بەعکسیشەوە هی وایە لوشکە لوشک و باوکە ڕۆ چییە وەڵا پێم و تۆ کوڕەخوا مەرگ باشە خۆ وەڵای دوعام کرد خوایە دەبا قبول بووە ئەمیان سەرەکەی داوای کچەکات ئەوی تریان داوای کوڕەکات ئەمی تریان هاتووە سۆنەرەکات بەشک و خوای حەمل نەوێ بەشک خوای حەمل دکتۆر نەڵی حەمل نەڵ جەڵدە لێمەدا ئەمیان بەس خواخوایەتی نەڵێم حەملە چکە لەبەرەوەی بەتەمان نییە و بەرنامەی نییە و بەعکسیشەوە ئەوی تریشیان هەر لە ماوەیە تقریبەن لە خستخانی بەخشین 10 ساڵ 12 ساڵێکە بوو ینی بە تەقریبی سەر و 10 ساڵ بوو هەر ئەوە نەوتم سۆنەر بوو بە یەک فیزاحێ پیا و گریان ژن گریان چومەسەمە 10 ساڵە 12 ساڵە کەواتە هەر یەکەی بە دوای نقطەیە کاگەڕێ من ئەمێ ئەمڕۆ ئەوە بڵێم کێڵێ ئەو خاڵەی تۆ بە دوای هەپینسی ئاگەڕێی ئەمە هۆکاری خۆشبەختی و ئاسوودەیە کێڵێ ئەمە بۆ خۆی نیعمەتێکی زۆر گەورەیە بۆ زۆرمان نەبینی بە دوای گڕگڕ بە دوای مناڵ و کوڕ بوو دوای ئەو کوڕە بوو بە بەڵا بۆی بۆ زۆرمان نەبینی ژنەکە و پیاوەکە بە دوای دەوڵەمەنی بوو دوای سەری تێنا و دەعوە و بانگەوازەکەشی نایەبانی ئێستا هەمومان دوعاکەین ئەڵێن خۆزگا پارەی نەبوایە خۆزگا کورسی نەبوایە خۆزگا منسەبی نەبوایە خۆزگا لە حکومەت نزیک نەبوایەتەوە خۆزگە بە خۆزگایە هەر کابرا 300 400 500 هزارەکەی جارانی هەبوایە لە لێواری مزگەوتێکا لە سوچی مزگەوتێکە گەلێ باشتر بوو بۆ دنیا بۆ قیامەت ئێستا خەسی لە دنیا وەلئاخرە بۆیە هەپینسەکان بەڕاستی تەنها ئێوە نایبینن جاری وایە چواردەورەی بینە کە ئایا خۆشبەخت و ئاسوودەی ئایا خۆشبەخت و ئاسوودەی یان بێتاقەتی و ناڕەحەتی و وەکوڵێ زۆر ڕەزالەتی بۆ دروست کردوویدە کتێبێک هەیە بە ناوی What is the happiness؟ طبعا کتێبێکە زۆر جوانە کتێبێکی نزیە پێم وانێ کراوە بە کوردی بەس بە کورت و مختصر ئەڵێ لە خۆت بپرسە چی شتێک تۆ خۆشبەختەکە ئەمە زۆر گرنگ و مهمە مرۆڤ جاجات لە خۆی بپرسێت ئەگەر ئەهلی دین و عیبادەتی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئایا زەحمە نەبم ئاەتت لەبیرە بە ئیلای ئەداتی استثنا کە مامۆستایان بۆیان باس کردوین کە هەدەفی هاتنی دکتۆر بەختیار بۆ پرۆفیسۆری نییە بۆ دکتۆران نییە بۆ عیادەی قەڵەباڵغ نییە بۆ زانکۆ و پەیمانگان نییە بریتە لە عیبادەتێک جا بە 5 ساڵ بە 10 ساڵ 5 ساڵ ڕاستە ما دەوامی زانکۆش عیبادەتە تۆی بەڕێزش چێشت و نان و ماڵ و خزمەت هەر عیبادەتە ئەوی تریش دەعوە و باگەواز هەر عیبادەتە ئەوی تر ڕەنگە کەسێکی تر سیاسەت بکار عیبادەتە بەس زۆر گرنگە تۆ ئەم پرسیارە لە خۆت بکەیت چی شتێک خۆشبەخت و ئاسوودە مەکە خۆشبەختی و ئاسوودەی لای جەنابەت چییە هەر کاتێک کە ئەم پرسیارت لە خۆت نەکرد یعنی بەسەر بەڕێزی وا هەیە جاریان لەگەڵ ژن و مێردێکا دانیشتم زۆر بێزار بوون ینی خەریب بۆ گەشتە جیابوون و ئەوی کاک دکتۆر ئەوە تۆ شاید بە حەزەکەم ئەم پیاوە نقطەیەک دابنێن بڵێ من تا ئەم خاڵە ئەڕۆمی تر بەسە لە پارەیە زۆرمان هەیە لە خانووە زۆرمان هەیە لە سیارەیە زۆرمان هەیە لە پارەی خواردخەوتووە زۆرمان هەیە لە باخە هەمانە حەزەکەم پێی بڵێم ینی بە کابرام و دەیوت وەڵا بڵێم چی نازانم وەڵام پێ نییە یوتم وڵای خۆ خێزانە لە تۆ ئاقڵترە کاکە عاجز مەبە ئەمە بڵێ نقطەیەک دابنێ بڵێ دوایین جا هێواش واجی تر ینی تقریبا هەردووکیان نزیکی 40 ساڵ بوونەوەی کاکتۆر تەسەور کە جا ئاوا خێزانی زۆر عاقڵ بوو ئەوێت هەردووکمان عەمرەمان نەکردووە
دایک و باوکی هەردوو لاکشمان عەمرەی نەکردووە دایک و باوکی من وان نزیکی 65 و 70 ساڵە هاکا مردوو لە دەستیان چوو دایک و باوکی ئەویش نزیکی 70 و یەکی دایکی 65 ساڵە باوکی 70 ساڵە هاکا ئێمە عەمرەمان نەبێت دایک و باوک عەمرە نەبێت ئەوە حەج هەر وازی لێبێنە ئەوە زەکات و بەزم و ڕەزم هەر زۆر کز و لاوازین دەی کەواتە زەحمەت نەبێ بۆ چۆچین پێم خۆشە پێڵم ئەڵێم بۆ چۆچین تا چۆ ئەمە تا ئەم ڕاوە دینار و ئەم سێ شەفت و چوار شەفت و غێرە بێت هەدەفێکە بێ خۆی مەسا ئەمڕۆ کە کۆبووینەتەوە بەشێکی بۆم هەپینسەیە وەڵام من ئەمڕۆ عیادەی خۆم بەجێشتوە بەس غێرە بێ بە دوای هەپینسا بگەڕێن ئەو پەڕێزە دوکانی بەجێشتووە غێرە بێ هەپینس ئەو بەڕێزەی تر لەوات چێت ئەمڕۆ موعیدێکی زۆر زەرور هەبوو بێ کەواتە زۆر گرنگە مرۆڤ هەمیشە لە ڕێی ئەم کتێبە و لە ڕێی ئەم جۆرە سیمینارە و لە ڕێی ئەم جۆرە چالاکیان و هەمیشە لە خۆمان بپرسین ئایا چی شتێک ئێمە خۆشبەخت و ئاسووداکە چونکە گەرم پرسیارە لە خۆت نەکەی خوشکم برا بەڕێزەکەم بە دڵنیاییەوە بە فەتاراتە چی لە دنیاە ئەگەر وەکو سەحابە جاران یەکێک شەو نوێژ وە کۆڵێت مرتاح و ئاسوودەی کاو یەکێکی تر بۆ نمونە عیبادەتەکان و یەکێکی تر خێر و چاکە و یەکێکی تری سە من کەسێک ئەناسم لە سلێمانیە ئەڵێ دکتۆر گڕ ئەکەوێتە 25 مانگ کابراوتەنی کێچەکەوێتە کەوڵم خواخوامە 29 مانگ کەفارەتی منداڵێ دوو منداڵی بێ باوکمان کردووە خۆم و خێزانم کە ئەوە ئەدەم ئیتر فۆرماتە بم ئێ وەڵای زۆر گرنگە ئافرم بۆ ئەم بەڕێزەی کە ئاوا دۆزیوت یەکێکی تر حافظ قورئانە یەکێکی تر دەعوە و بانگەوازە یەکێکی تر دەرز و دەورە خوشکێک بەڕێز لێرێ ئەڵێ سێ چوار شوبرا و سێ جوار دشم هەیە زۆر نامە بەستە پۆشتەیان بکەم بەڕێزێکی تر ئەلێرەیە ئەڵە دووسێ ئاوەرزاوەم هەیە ئەهلی نوێژ دین بەڕاستی هەموو دەعوەتم سەردانم عیلاقاتم پیاسەم گەڕانم چوونە دەرەوەکانم لەگەڵیان هەدەفمە زۆر لام گرنگە بەڕاستیم ئاوەرزاوایانە کەم تا زۆر ببن بە ئەهلی نوێژ و ئەهلی مزگەوت بەڕاستی تۆ توانیوتە بە دوای هەپینسی خۆتا بگەڕێ بەڵام هەر کاتێک نەتزانی بۆ چۆچی و نەتزانی بە تەمای چیت و نەتزانی لە چۆ هاتی بۆچی هاتی بۆ چۆ دەڕۆی ئەو سێ پرسیارەی کە زۆر گرنگە و ئەتوانین بڵێن لە ئەوروپا و لە ئەمریکا بنچینەی هەموو ژیانە بۆچی هاتووی بۆ چۆ هاتووی لە چۆ هاتووی بۆ چۆ دەڕۆی ئەو پرسیارانەی کە بەڕاستی زۆر جار ئەڵێن پرسیاری فەلسەفیشە و ئەساسی هەموو مرۆڤایەتیە هەر کاتێک مرۆڤ توانی ئەم سیانە جواب داتەوە بە ئاسانی باوەڕ ناکەم بۆ پارە بخزێت بۆ کورسی بخزێت بزانێت لە چۆ هاتی و بۆ چۆ دەڕۆی بزانێت سندانم لە پرۆفیسۆرێکە دا دکتۆر بەختیار بە تۆشەوە لەو دقەی کە ئەمری ئەڵێن چی تەرمەکە بێنن وایە چەند جار لە تازیە بوویت ئەڵێ تەرمەکە بێنن ئەڵێ مردووەکە بێنن ئەڵێ فاتحایەک بدەن لە مەرحوم لە خوا لێ خۆش بوو ئیتر دکتۆری چی و پرۆفیسۆری چی و دالی چی و فلانی چی و وەڵای زۆر بە دەگمەنجار وای لەسەر قەبرەکەش ناینووسن کەواتە ئەگەر بەم جۆرە بیرکەینەوە ئەم قسەیەم بۆ خۆشم و بۆ ئێوەشەوە بۆ جەنابتانە ئەو وەختە تۆ تەرکیزی خۆشیت ناکەیتە سەر بەس ئەمەلیات دووتم بکردا ئیتر دنیاش بشمرد مایەقەینە خۆ ئەوە عەقڵە بەس کوڕێکم ببوایە ئیتر نییە بشمرد مایەقەینە تو خۆ ئەوە عەقڵە بەس سیارەیەکم بکڕایە ئیتر نازانم چی ڕانجێکم بکڕایە ئیتر کەواتە مانەوەیە گەردنم ئازاکە تۆ نەتوانیوە بە شێوازێکی زۆر تەندروست بە دوای هەپینسی خۆتا بگەڕێ باش چۆن دڵخۆش بین دکتۆر عولەمایان ئاسانیان کردووەڵێن هەر کاتێک تۆ توانیت چێژ لە شتەکان وەرگری تۆ دڵخۆش و ئاسوودەی با بە نەوعێکی تر بیڵم پیاوێک ئەگەر چێژ لە خێزانەکەی خۆی وەرنەگرێت ئینجۆی نەکات چێژی لێ وەرناگرێ نەک چوار ژن چوار لایدە و چواری تری بۆ بێنە و ئاوا وەکو شانشەی هینە جاران 75 مەغزە نەبوو ئاوا بۆی بگۆڕە بە دڵنیاییەوە مرتاح و ئاسوودە نابێت ئەگەر چێژ وەرنەگرێت دێ ئەمەیە لەگەڵ ڕێزما پیاوەکان عاجزمە بن با تۆزە سەر خەمەسەر ئێوە و دوایش سەرەی ئەمان دێت ئەڵێ کاکتۆر من لە پێشی سیارەکەەوە دانیشتومە ئەوە ئاوا من لە تەنیشتیەوە بە دڵ و بەجان خۆم گۆڕیەوە سەرەکەم ڕاداری سەیرەکە سەیرەکەم چاو شەحنەکاتەوە سەیرەکەم سەیری ئەم لا ئەولاکە سەیری ئافرەتی بێگانەکە کەواتەمە ئینجۆی نییە ئەمە چێژبینینی نییە چێژبینینی نییە لە سیارەکەی خۆی لە ماڵی خۆی یەک مناڵی هەیە چاوی لەوەیە کە یەکێکی ترسیانی هەیە معاشێکی هەیە چاوی لەوە یەکێکی تر زیاتریە کەواتە هەر کاتێک چێژ وەرگرتن نەبوو قیمەی چێژ وەرگرتن بریتە لەوەی کە تۆ بتوانیت ئەو شتەی کە هەتا بەهی خۆتی بزانی بە باش و چاک و مەزبوطی بزانی چاود لە کەسەکانی چواردەور نەبێ و ئەو حسەی کە هەتا عولەمایان زۆر جوانەڵێن ئەڵێن جارجار سەیری خواری خۆت و جارجار سەیری سەری خۆت بکە بۆی بێزار نەبی و بێتاقەت نەبی سەیرێکی خواری خۆت بکە ئەگە تۆ کوڕت نییە هەیە نەخۆشە ئەگەر تۆ کچت نییە هەیە نەخۆشی خەستەخانەی بۆ نمونە هیوا و نانەکەلیە
ئەگەر تۆ بۆ نمونە سیارەت نییە خەڵکەیە خانۆکەشی فرۆشتۆ بۆ عیلاج و هەموو ئاواتی ئەوەیە کە من سۆنەری بۆ کەمەڵێ دکتۆر دڵم تەقی دەبڵێ و من سۆنەری بۆکەم دایە دەبۆ سەر دڵم تەقی بەس بڵێ هەڵی نەداوەتەوە دەبڵێ بەس هەڵی نەداوەتەوە یعنی هەموو ئاواتی هەموو هەپینسی والله وبالله سوێنم خوارد خۆم لە ناو واقعەکەم هەموو ئاواتی ئەوەیە فەحسێک تەمەن هیچ لایەکی بۆ لابراوە بنباڵی بۆ پاکراوەتەوە کاکتۆر عەبدولواحید یان فلان بۆی لابرا ئەم لایەی تری بۆ نمونە بەس ئەوەندە ئاواتێتی کە سۆنەری بۆ بکەم بڵێم هەڵی نەداوەتەوە یان گرێەکە دروست نەبووتەوە یان نەڕۆشتووە بۆ ناوسکی هیچی تری ناوێت لەو دقەی کەواڵێم هەر ئەوە نییە لە دکتۆر خوازم لێ بنە باس توش دێ بۆ خوا بەرم زۆر دڵمە ترسات چکە لەو دووسێ ڕۆژەوە هەست دەکەم گرێک لە سنگ مایە کەواتە زۆر گرنگ و مویمە تۆ ئینجۆی بکەیت ئەی ئەبێت چەند کەس هەبێ و لەش ساغە و تەندروستە وەکو ئەوان ئاسوودەن نین ئێمە لە کۆرۆنایە ئینجا زانیمان هەناسە چەند گرنگە مەسئولێک ناوی نایەنم لەم وڵاتەیە ئێستش ماوە باش بوو کاکتۆر باشی حوا من فلانی فلان وتم بەسەر چاو وەڵای کاکتۆر ئێمە عایلەمان قەڵەباڵغا ئەڵەن جیهازێکەیە بۆ ئۆکسجین الحەمدوللا بوونەشین تا دەفتەرونیەک بۆ دوو دەفتەرێکی لێدین حەزەکەین هەر لە ماڵەوە هەبێت نەوەک یەکێکمان لە عایلە نزیکەکەمان پەکی کە ئەگەر شتت برد پێم بڵێ تا $2 بۆ ئەو هەناسەی کە چێژی لێوەرناگری بۆ ئەو هەناسەی کوڕەکان کە بەداخەومێ دەکەین لە مەجلیسیان نەبێت کە جگەرە و نێرگەلەی لێ خواڵێ مامەت جەوە تۆ وەرە دووکەڵ جەو بێ وەرە نێرگەلە و ڤایپ و دووکەڵ بخۆی بڵێ جەو بێ تۆ ئەخە چێژ لە جیوبت وەرناگری چێژ لە بۆڕی و هەناسە وەرناگری چێژ لە سیەکانت وەرناگری و بە دڵنیایەوە چێژ لە لەشساغی ئەوانەی کە قورحەی مەعیدەیان هێن جازان خواردن چەند خۆشە ئەوانەی کە قەبز و قۆڵۆنین ئینجانە ئەزانن کە ڕۆژی دوو جا سێ جار لە دەبیلوسا سی دانیشتن کە چەند گرنگ و مویمە ئەوانەی کە کەم تا زۆر ئەتوانن بەدەستی خۆیان ئاو بخۆن و قسە بکەن اینجا ئەزانن ژیان چەند خۆش و چەند گرنگ و مویمە هەمووی چەند مانگە پێشتە من نەخۆشێک معمیلی خۆمە زوو دەوتم کاک فلان وەزعت چۆنە ئەوە سۆنەرم بۆ کرد و فەحسات وشتم بۆ کرد وڵات چۆن بێ دکتۆر ساڵێک شەبێ باوەڕ ناکەم قاتی دووەمەم بینیوە خانوویان ماشەڵڵا ڤیلایەکی گەورەیانێ ڕاستەکە بۆ لە بەرەوەی سەوفان و ئینزلاق و با بڵێ هینی ئەژنۆ هی پشتیە ساڵێکە قاتی دووەمەم نەبینیوە ئەم ئەزانێت قەدری ئەژنۆ کۆمپانیایەک مقابلەی و نەفەرانەی کرد پێم وایە لە یەکێ لە تەلەڤیزیۆنەکان بڵاو کرایەوە کە لە حەج و عەمرە دێنەوە بەزەم لە عەمرە بوو ئاوا مایکەکەی بۆ گرتبوو وتی چیت هەیە وتی چیم هەیە هەتا ئەتوانن بە گەنجێتی بڕۆن لەم تەمەنەی ئێمە چێژی لێوەرناگرن لەبان کورسی بیت و خواخوات بێت تەنگاو نەبیت و خواخوات بێت دەستنوێژەکەت نەشکێ و خواخوات بیت بۆ نمونە تەوافەکەت زوو پێتاوکەن ڕۆڵە تا گەنجن بڕۆن بەڕاستی ئەکبەر نەسیحەت بوو ئەکبەر نەسیحەت بوو ئەگەر شەو نوێژەکەی ئەگەر عیبادەتەکەی ئەگەر دەعواکەی ئەگەر بانگەوازەکەی ئەگەر هەرچیەکەی باشترین و چاکترین کات ڕاستی ئەو کاتێک کە تۆ لە ساغی تەندروستی بۆیە ئینجۆی زۆر گرنگوم لە چیا چێژ وەرگرین دکتۆر ئاگامان لە چی بێت چی شتێک هەپینستێکەدات با من بە کورتی پێتان بڵێم وەکو دکتۆرێک پێدا لە 4 بوارە ئەگەر وریان نەبی خۆشبەختی و ئاسوودەیی مرۆڤ تێکەدا یەکەم مێنتاڵ بریتە لە مێشک ئاگاد لە بیرکردنەوەت بێت ئاگاد لە ئەفکاری سەقەت بێت ئاگاد لە بیرروبۆچوونی هەڵە بێت ئاگاد لە شتی خورافیات بێت یەکێ پێت بڵێ خۆی پێچاوەتەوە یەکێ پێ بڵێ خۆی کرۆتە یاپراغ یەکێ پێی بڵێ چی داوە لەم بەزم ڕۆزم یەکێ پێتەڵێم دەرز و دەورە بۆ کێ پێزانێ یەکێگەڵێت تۆ ئەیکەیت و فلان ئەیخوا هاوکو بڵێ بۆ هینێکی بۆ فلان و تەڕەماش و تەڕەساسێکی لە بیرمان چۆ ئێمە بۆ نیداریەکەین و بۆ خوایکەین و بۆ قیامەتەکەین و وەڵا نەفەرم دوانۆ کاک فلان دەرز و دەورەکە دیار نییە وەک جاران کورە کاکتۆر ئەو نەمان کرد و خەڵکی بەرز بووە بوو باندان پەرلەمان و بەزم و ڕزموانێ مەش بێزار بووین وازمان لێنا وەک بەڕاستی بە گەورەترین هەڵێ پێم ناخۆشە لەو دەقا پێ بڵێ وڵات تۆ ئەگەر جارانیش وا کردوتەوەی جارانیشت بۆ نەنووسراوە نەگەرەوە ئێستا ئەگە تۆ جارانیش بەم جۆرە کردبێتت ئەگە تۆ جارانیش بەو جۆرە کردبێت کەواتە تۆ هەڵەیەکی زۆر گەورەت کردووە کۆمەڵی سەحابە هەبوو خۆیان دابەکوش تا دینداری گەشتووە بە ئێمە عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە زەمانێکا منەت مەکەن بەسەر ئیسلامەوە بە بەختیاریشەوە با زۆر وەکۆ لە خۆمتان 10,000 20,000 100,000 دەین دەجار ئەیڵێن عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە زەمانێکا 500 حوشتری بەخشی 500 لیکسزی ئێستا بوو 500 لیکسز 500 وەنەوشە و وەکۆڵێ ڕانج ڕۆڤەری ئێستا بوو لە زەمانێکا بەخشی کە ئیسلامەتی و دینداری هەمووی لە 4-5 کۆڵانێکا بوو بۆ ئەو ئەیتوانی وەکو من و تۆش بۆ ئەولادی بەجێ بێڵە و ئەیتوانی وەکو من و تۆش دەستی بە پێوە بگرێت و بەس بڕۆز بۆیە بەڕاستی هەر بە بەخشینی من و تۆ ئەو هەپینست و خۆشبەختی و ئاسوودەیە دروست بووە بۆیە خاڵی یەکەم دەبێ ئاگاد لە مێشکت بێ بۆیە کوڕەکان دەڵێن چی ئاگاد لە جگەرە و نێرگەلە بێت ئاگاد لە مەشروب بێت ئاگاد لە مادەی هۆشبەر بێت مێنتەڵ کە تێک چوو ئاگاد لە پۆڕن بێت
ئاگاد لە قلیبلی بێت، ئاگاد لە دڵ و تیر بێت، چکە کە تۆ جوانێکی تر چووە مێشکەتەوە ئەوەی ژنەکەی خۆتت لە بەرچاوەکە بێ ئەگەر دوای 10 ساڵیش بوو بێ بە نسیبت. کەیسم هەیە لە کاک تۆ لی بپرسیانی چی خیانەتم لێکا دوای 7 ساڵ لایە لە عاشرەتی کردە گژی ماڵی باوکمە اینجا ڕازی بوون، یانی چیستە خیانەتەکە نامم پێگرتووە بە قوربان و بە ساقەی بووە پێدی خواکە ئەم کەوڵە کۆنم لە کۆڵە بێتەوە تۆ ێنم دوای 7 ساڵ کەواتەوەی خاڵ یەکەم بریتێ لە مێنتەڵ تۆ دەبێت زۆر ئاگاداربی بۆیە دەڵێن ڕەبتت هەبێ بە نوێژەوە، ڕەبتت هەبێ بە دینەوە، ڕەبتت هەبێ بە قیامەتەوە، شتێکە زانی مێشکت تێکەدات، شتێکە زانی کە تۆ سەیکردنێکی وە کۆڵێ قێزەونە کە مێشکت تێکەدات تەبەن بێتاقەتەبی هەپی نست نامێنێ. قسەکە ئەگەر نەشیاو نەبێت لە مەجلیسە و لە مزگەوتەیە باسیەکەم تەلەفۆنە کاڵە کاکتۆر وەڵڵاهی من کەوتومەتە گومانەوە لەوەی دەستگیرانم بگوازمەڵم بۆ کابرایەکی پیسم تو سە تۆبەم کردووە ئەمەنم پۆڕن بینیوە ئەمەنم سایت و پێش بینیوە گومانم هەیە لەوەی کە چێژ لە ژنی خۆم وەرگرم. قسەکەشی ڕاست تۆ بیژواڵ طبعاً هەپینیسی لەوە ناگرێ هەپینیسی چی وەرگێ تۆ ئەو بەردەوام هەر خەریکی فاحشە و سەیری فلیمی ڕوت و بەدەخلاقی بوو بێ بۆیە خاڵ یەکەم زۆر گرنگە تۆ دەبێت ئەم مێشکە پاک بێ ئەم مێشکە پاک بێت اینجا هەپینیس دروستە بێ بۆیە نەحەقی نییە هەنێت جار پیا بەژنەکەیڵە چی ڕەحمەتی لێبێ بۆ ماڵی فلان و فلان بچۆ چکە زانی مێشکی پڕەکاتەوە ڕەحمەت لێبێت بۆ نمونە لەوێ مەمێنەرەوە چکە زانی مێشکی پڕەکات و بەعکسیشەوە ژنەکەش ئەڵێ عیبی نییە ئەڵێ گوێزی ساغە هەتا ئەچێ بۆ ماڵی توت ماڵی غەزوران ئەڵێ کە دێتەوە ئاگری قودرەت مێشکیان پڕ کردووە و تۆ هیچ ناکەیت و تۆ هیچت بەستیا بەسەر نییە کەواتە بەڕاستی زۆر گرنگە مرۆ بۆی بتوانێت هەپینس بێت هەمیشە گرنگی بە مێنتەڵ بدات بە مێشک دوو ئیمۆشنال ئیحساس هەست و نەست زۆر گرنگە بۆ هەپینس ئەوەی کە زۆر جار با ئەمان باسکردین جایەوە زۆر جاڵ کاکتۆر ئەم پیاوە قسەیەکی خۆشی نییە خۆ نوکتە و پێکەنینێکی نییە پیاوەکەڵە چی بۆ من نوکتە بازم بۆ من ئەحوالم ئەنا گرنگە ئەی فەرمودەی لەسەر نییە ابتیسامە فی وەجی ئەخیکە سەدەقە ئەی فەرمودەی لەسەر نییە کە پێغمبەر صلی الله علیه و سلم زۆر بەدەگمەن مەگەر لە کاتی شەڕەکانە تووڕە نەبووە ئەی فەرمودەی لەسەر نییە کە بەردەوام ڕووخۆش بووە بۆ لە بیرمان چۆوە غێر بۆ هەپینس دەورە بینێت غێر بۆ لە شتاغی و تەندروستی دەورە بینێت بۆیە خاڵی دووەم ئیمۆشن زۆر گرنگە بەڕێزێکە و ینی با ڕازگۆ بین برایان با ڕازگۆ بین مناڵ و ژن زەمبی چیە تۆ سێ فیشت لە خۆت بەستووە لە بەیان و تاوەرە خەریکی قەرزی بەعکسیشەوە پیاو زەمبی چیە تۆ خەریکی ئیشێک و دەوامێکی تا سەعات 3 و 4 دەیتۆ بە ناوی ئەوەی ڕاوە دینارەکەی ئێوارە دەیتۆ تااقەتی خۆشت نییە و تااقەتی ماڵ و مناڵشت نییە کەواتەمە بەڕاستی هەڵەیەکی گەورەیە بۆیە خاڵی دووەم هاپینس بەڕاستی بە ئیحساس دروستە بە ئیمۆشن دروستە بێ بەوەی کە هەست و نەست دروستە بێت دەربڕینە ئیجاد دەربڕینە دەربارەی چێشتونان دەربڕینە دەربارەی ئەوەی ئەم خواردنە چییە کردوتە ئەڵەی 4 ئەستێرە و 5 ئەستێرەیە دەربڕینی ئەوەی ئەڵێ خۆم گۆڕیەوە بۆ ئاخر مۆدێرن ئەوە دانیشتون لەگەڵ من ئاراسات کێشەم بۆ باسی ئەڵەوە خۆی دانیشتە وتم ئەڵێ خۆم گۆڕیەوە ئاخر مۆدێل چی وتی بێ باشە ئەمە چی ئەڵێ ڕاقیسەکانی ئەمە نەسی قسەی ژووری خواوتنی خۆیان وەربەر چاوی منەوە پێی وتمەڵەوە خۆی وەستاوە ئەگە درۆکەم بڵێ درۆکەی بە دڵ و بەجان خۆم گۆڕەوەی کە شەرعەڵێ هەڵاڵی خۆمە و ماڵی خۆمە و دەرگا داخراوە دکتۆر ئاوا بێ تۆ زانی ئەو دوو قسەی ئاوا وام لێ کات بۆ هەتایە کە بۆ نمونە مەسەن تااقەتێک زەوقێ شەوقێک هیچ شتێک نەبێت کاتەوە هەڵەیەکی گەورەیە بۆیە ئیمۆشن زۆر گرنگە ئیحساس و هەست و نەست بەرامبەر بە خەس و غەزورت دە دوو سێ جار لەبەر چاوی ژنەکەتە بە ماڵی خەسووت بڵێ خوا باشە دۆ کاکەوەتی ئەم کچەم هەیە ناو ئەم خێزانم هێناوە خوای گەورە ڕزقی داوم دە بەعکسیشەوە دە تۆ دوو سێ جار لەبەر چاوی ماڵی باوکی بڵێ بەڕاستی بە هەموو دنیای نادەم بڕیاری ئەوە باسی سەفرێکەکەن مەڵێ منیش دێم بۆ چۆڕی ملبارێک یەک دەقە دە بڵێ زەحمە نەبێ بڕیار بەدەست ئەوە دە لەو لەوی نێ ئەحساسێک دەربڕە بڵێ بۆ ئەمە هەپینس دروست دەکات ئەمە خۆشبەختی دروست دەکات ئێمە هەمومان خاوەنی ژن و ماڵ و عایلەین کاتێک کە تۆ قسەی بۆ دەگەڕیتەوە بڕیاری بۆ دەگەڕیتەوە بۆ پیاوەکەیان بۆ ژنەکە بەڕاستی هەست بە خۆشبەختی و ئاسوودەیەک دەکرێت بۆیە هەمیشە دەبێ حسابێکی ئیمۆشن بکرێت هەست و نەست بکرێت بە تایبەتی پیاو ئەبێ زۆر ئاگاداری ئیمۆشنی ئافرەتی بێت لە کاتی سوڕی مانگانەیە لە کاتی تێکچوونی هۆرمۆنە لە کاتی مناڵبوونە بەنەس وەکو دکتۆر پێتان ئەڵێم لە کاتی حەمل و چەند مانگێکی دوای حەملە خەمۆکی دوای خەمۆکی هەیە لە کاتی مناڵبوونە خەمۆکی هەیە لە دوای مناڵبوون ئەمە وریابی دووش بەعکسەوە پیاویش لە کاتێکا کە ئیشی هەیە و کە کاری هەیە و کە
زەختی ژیانی لەسەرە و زەختی گوزەرانی لەسەرە و کاسبی لەسەرە و ئێمە پیاوین لەو وڵاتێ و لەو بازاڕێ ئەزانین چی پاشقولدانێکە و چی ڕاکەڕاکێکە و بە هەفتەیەک ئاگادار نەبە سەرەکەی ئیشەکەتیان لەدەستداوە، سەرەکەی مشتەرەکانتیان بردووە، سەرەکەی زەرەرێکی زۆریان لێداوی. بۆیە هەمیشە ئەگەر ئاگادار بیت و وریابی ئەحساس و هەست و نەسکەی گرنگە. ناچمە تەفسیلەوە پیاوێک ئەڵێ پێم وتوتمە بچە بۆ تازەتێتی من کچم لە باوکت خواستووە چی پەیوەندیم بە مام و خاڵەکانتەوە هەیە. بەڕاستی دوورە لە ئەحساس و لە ئیمۆشن و دوورە لە هەپینس. چکە ئەو هەپینسە بۆ خێزانت دروستە بوو کە ببیستێتەوە بڵێ 2 ڕۆژ کە کاک محەممەد وەستا بوو بە پێوە خۆم 2 ڕۆژە تۆ دنیا کاول نابێت 2 ڕۆژی 2 سعاتیە. بەڵام بەعکسیشەوە کاتێک کە من تەعزەیەکم دەبێ بیستومەتەوە لە شوێنێ ئەڵێ دکتۆر جاوەڵا گیانمان بە خێزانت بوو ئەو 2-3 ڕۆژە بەڕاستی بێ ئافرەتی و بێ وەکۆلە شێفیمان پێوە دیار نەبوو الحەمدوللا چەند گرنگ و مویمە. هەست بە هەپینس دەکەی هەستەکەی بەرهەمێکت هەیە ئیجا ئەمە بۆ منداڵەکانیشت گرنگە، ئەمە بۆ خانەوادەکەشت گرنگە، کوڕەکان کچەکان بۆ ماڵ و دایک و باوکشتان گرنگ و مویمە. بۆیە هەمیشە ئیمۆشن زۆر گرنگ و مویمە. بەداخەوە ئێمە کەمتر گرنگی پێدەین. خاڵی سێم بریتێ لە فیزیکەڵ. بەڵێ هەپینس دروست دەکات. فیزیکەڵ یانی لاشە، ئاگاد لە چاوت بێت، ئاگاد لە مێشکت بێ، ئاگاد لە ڕەحم، لە هێلکەدان، لە هۆرمۆن، لە گورچیلە. ئای ڕاوە دینارەکەین و لە 35 ساڵ و 40 ساڵە ئینزلاق و سەوەبفانمانەیە بە دوو گێر هەڵەستین و دانیشتن. نە سێکسمان سێکسە، نە خەوتنمان خەوتنە، نە خواردنمان خواردنە، نە پیاسە و گەڕانمان پیاسە و گەڕانە، نە دانیشتنیشمان وەک جارانە. بەس فایدەی چیە؟ ئەمە هەستی پێ ناکەین. هەپینس بەشێکی بریتێ لە فیزیکەڵ. خەڵکێک شێت نەبووە جاجارە چێ بۆ مەلەوانی، خەڵکێک شێت نەبووە بە شێت و بە بێعەقلی مەزانن جاجار گەشت و سەیران و شاخڕەویەکە. هەڵێ بۆ خوا عەقلی پێدام بۆ چم بەو شاخەیە هەڵە بکژم. نازانێت با بەمە بەشێکە لە ساغی، بەشێکە لە فیزیکەڵ. هەپینسی پێدەدا. بەڵێ من خەڵکە ناسم هەڵێ هەر کاتێک بێزار بم دکتۆر 10 شەو بێت، بەیانیان بێت، ئێواران بێت، تەلەفۆنێکەکەم 2-3 مەزبەحە ناسم، ئەڕۆم سەعاتێ 2 سەعات بە دڵی خۆم شەپڵی شەپانێکەکەم و مەلەوانێکم دێمەوەی هاسوودەم. دوایی من لە شوێنێکی ترا خوێنمەوە بەڵێ دیپرێشن کە یەکێکە لە نەخۆشە زۆر خراپ و باوەکان. دیپرێشن یانی خەمۆکی. ئێستا یەکێ لە چارەسەرەکانی خەمۆکی بریتێ لە فیزیکەڵ ئەکتیڤیتی. بەڕێزێک لە دواڵە نوێژیش بەشێک نییە لە فیزیکەڵ. بۆنە شەو نوێژ بۆنە دووشەمە و پێنجشەمە و بە ڕۆژوو بوون کە ئێستا فاستین وەکو تریتمنت بەکاردێ. بۆنە چاوەکەم بۆنە بۆ کاریگەری فیزیکەڵێکی زۆر باش و چاک و مەزبوطە. عزیت ئیسراحەتدانێکە بە گەدا، ئیسراحەتدانێکە بە مێشکت، ئیسراحەت. اینجا ناچمە تەفسیلی مەسەلە شەرعیەکان و مەسەلە طوبیەکان و سەرەکەی تەعەرز و بارگاوی بوون و بارگاوی نەبوون و خاڵی بوونەوە یەکێکی تر ئەڵێ بۆ نمونە مەسەن لە لای ڕاست خەوتن چۆن گرنگ و مویمەوە یەکێکی تر لە دووشەمە و پێنجشەمان چۆن بۆ ماوەی 48 ساعات بۆ 72 ساعات هەرچی فری ڕادیکاڵ و هەرچی خەلای سەرەتانی هەیە ئەکرێت لە ماوەی 2 ڕۆژە یان لە ماوەی لە مانگێکە ئەگەر 6 ڕۆژ 7 ڕۆژ خواردنی بۆ نەرێری ئەم فری ڕادیکاڵانە ئەو خەلایانەی کە دەبێتە هۆی شێرپەنجە و سەرەتان ئەشێت لە جسمە پاک بێتەوە مەزبوط بێت کە ئەنەما ئەو برانە ئەزانن کە سیارەمانێ ئەڵێ کاکە هەموو 3000-4000 ڕۆنەکەی بگۆڕە، نازانم هەموو 6000 هایدرۆلیکەکەی بگۆڕە، هەموو نازانم چەند هەزارێک فلانی بگۆڕە. بزڵە بدوایە مرۆڤ دەبێ بیگۆڕێ. ئیجا گۆڕینەکەت بریتێ لە نوێژەکان یان گۆڕینەکە بریتێ لە نوێژ و تاعات و عیبادەتەکان دەبێت زۆر ئاگادار بی. خاڵی چوارەم کە ئەمەیان ڕەنگە تۆزێک کورد هەمووی گرگڕ خستۆتە سەرەوەش بریتێ لە ماتیریال. ئایا مادە هۆکارە بۆ خۆشبەختی؟ بەڵێ. ئەشێ خانوو بێت، ئەشێ سیارە بێت، ئەشێ جل و بەرگ بێت، ئەشێ لەعابەیەک بێ بۆ مناڵێکی بکڕی، ئەشێ برا جوانەکەم تۆپێک بێ بۆ خوشکەزا و پورزا و خاڵ و زاکەت کڕیوە، ئەشێ خێزانت هیوایەتی دوڵدرمێ مەڵێ دوڵدرمە سەیسێ مناڵ و مەزم من نەستەلەم هێناوە یان ژنم هێناوە. ئەشێ ماتیریال زۆر گرنگ و مویمە. ماتیریال ئەشێک جل و بەرگێک بێت، ئەشێ هەر شتێکی تر بێ. بۆیە ماتیریال بەڕاستیەکێکە لە نیعمەت. جا ئایا ئەو شتە خۆی وەکو پارەیە، وەکو پارەیان مادە؟ 14 پێش ئێستا بەڵگەیەکمان لەسرە مامۆستایان باشترە زانن فەرمودەکاڵێکی تەهادە و تەحابوو. کەواتە گرنگە، کەواتە تەهادە و تەحابوو. بۆیە ئەگەر تەلەبەیەکت هەیە ناملکەیەکی بە دیاری بەرێ،
ئەگەر خوشتێک تازە هاتووە بۆ دەرزوو دەور لە چێکی بدەرستیانی بە پێنجە ڕەزینمە بە پیسکە بەش یەک کارتۆنێکت هەیە ئەگەر برایەکە تازە هاتووە داوەتێک و تەرتیبات ئەگەر برایەکە ئەزانی تازە پەیوەندی کردووە بە نوێژ و تاعەت و عیبادە سەفرەیەکی ناوچەیە لقە کوێ ڕێک تاخز بڵێ کاکە تەلەفۆنی بۆ ئەو برایش بکەن بابێ قەیچێکە خۆ و ڕانوون بە سنگەی خوات خۆی لە ماڵەوە لەوە گەلێ زیاتری هەیە بەڵام ماتیریال گرنگە بۆیە ئەگەر وەرەقەیەکە ئەگەر نووسینێکە ئەگەر ڕسمێکە لە ماوە من لە شوێنێکا باسم کروتم لە چواری عدادەیە یەکەمی مەکتەبەکە بووم ئەجاران هەبوو بە قوڕ دروستەکرا دانێکی لەوەیان داپێن بەخوالەوەچی سعری ئێستا ڕەنگە نیو دینار دینارێکیان 1500 بێ دە جارتیپم لێ داوە شکاوە بەڵام ئەمەنم لا گرنگ و مهمە زیاد لە 25 بۆ 30 ساڵە هێشتومەتە باسی 93 و 94ەکە چۆن گرنگ نییە بۆیە قەت خولێک تەواوە بێت ماتیریال لەبیرت نەچێ بەبێ نووسین بەبێ دیاری بەبێ خەڵات کاکە چی بوو خولێکە دوسێ ڕۆژێ چی پێویستەکە بڕوانە کاکە وەرەقەیەکی ئەیفۆر بێنە مۆرێکی خۆتی لێدە و ئیمزایەکی لێدە و بیدەرێ زۆر گرنگە زۆر گرنگ و مهمە کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوط هێبێ اینجا بڕۆ بۆ مادەکان هەر شتێکی ترە هەندێک لە حیزبەکان بە مادە خەڵکیان کردووە دەستیان خۆش بێ هەپینس دروستەکە مام هەپینس دروستەکە خۆوانش قابلە بە حەسوو توێژینەوە و کۆڵی خەڵکی دراسەیان هەیە ئەچێت بۆ نمونە شەهیدانێک تاخیرەکات هەتا پێش هەڵبژاردن یان ئەنفالانێک تاخیرەکە هەتا دووسێ هەفتە پێش ئەوە من و تۆڵین بۆ خەڵکە عەقلی نییە بۆ بیر ناکاتەوە کاکە عەقلیە وەکو من و تۆ بەڵام ماتیریال گرنگە هەپینس بۆ مرۆڤەکان دروستەکات سێ چوار ڕۆژێکە چێتە جەو خۆیەوە ڕەنگە هەموو شتەکانی بیرچوو بێتەوە خوا بکە فۆرماتی نەکا بۆ ماوەی مانگە دوو مانگی ترش بۆیە زۆر گرنگە هەتا سوبحان الله پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆی ڕوحم بە قوربانی بێ لە کاتی خۆی و شەڕەکان و لە کاتی فەتحەکانیشا بەکارهێناوە ئەگەر پێدانی درع بێت ئەگەر پێدانی نیوەی خەڵاتەکە بێت ئەگەر پێدانی شتێکی معنەویش بێ هەر کەسێک بچێتە ماڵی ئەبوو سوفیانەوە پارێزراوە ئەبوو سوفیان پێتا دوێن و پێرە لێیە کوشتین و خوێنی بەکەل لەمانە خوارد بوو بە هەپینسێکی زۆر عەجیب هەم خۆی هاتە ناو بازنەکەوە هەم خەڵکێکی تریش هاتە ناو بازنەکەەوە و بەبێ کوشتار و بەبێ بێتاقەتی و ناڕەحەتی کەواتە زۆر گرنگ و مویمە تۆ لەسەر ئەم ئەساسە لەلایەکەوە لەسەر ئەساسێکی مێنتەڵ عەقڵ ئیش بکەی ئەگەر بتەوێ هەپینس بۆ خەڵکە دروستکەی بۆ مناڵەکانت لەسەر ئەساسێکی عەقلی جا خولی عەقلیان پێ دەڵێ سیمینارە چارە چییە لەلایەکی ترەوە لەسەر ئەساسێکی مادە قەیچێکە خواردنە و سەلاجە و تەرتیبات و مەزبوط بەس توخوا بە من مەڵێ کاکتۆر مناڵ چی نوقسانە بڕۆ بزانە سەلاجەکە پڕ نییە کاکە خۆ تۆ دابەستە دانە ناوە بە قوربانەوە تۆ تەواوی بڕۆ بزانە جزدانەکەی پڕ نییە کاکە تۆ تەواوی تۆ بانقی یان چی تۆ پارە پێیاکەی خەڵک بەشێکی تری پێویستە کە بریتێ لە فیزیکا لەگەڵ ئیمۆشنە کە زۆر جار ئیمۆشنەڵەکە ئەڵێ کاکتۆر بێپارە نیم بێخانوو نیم بێسیارەش نیم و معاشەکەشی هەمووی دا بە من بەڵام بەڕاستی من تەلاقی خۆم وەرەگرم لەبەرەوەی ئیمۆشنەڵی نییە لەبەرەوەی هەپینسی بۆ دروست ناکە لەبەرەوەی دڵخۆشی ناکە لەبەرەوەی دڵ ئاسوودەی ناکە بەعکسی شەوەڵە چی وەڵا لە تێری قساکە ئەم ژنە وەڵا دکتۆر بوغرا بووە بابەت چی بوغرا بووە بە قوربان دیسان ئەیڵێن ئەو دوانسیانەی تر باشە چاکە بۆ هەپینز بەڵام هەمیشە گرنگی بە ئیمۆشنال گرنگی بە ئەحساس بدەن کوردش دەمێکە وتوێتی خوڵقت گەنمین بێت نانت جوین بێت خوڵقت گەنمین بێت نانت جوین بێت بزانە ئیمۆشن چەند گرنگ و میوە نانی جۆن بدەرێ بەس معریفەتەکە و بە خێراتن و وێڵکەم و تەرتیباتەکە بە دڵنیایی و ئەتوانێت زۆر سەرکەوتوت بکە باش ئایا دڵخۆشی و ئاسوودەی ئەگاتە سەد نەخێر کچەکان بە تەمای شوو بکەیت و 100% هەرچی هەپینسە دەستی بکەوێ نەخێر کوڕەکان سینگڵەکان یا ڕەبی خوایە ئاخر ساڵی سینگڵی بێ بڵێن ئامین ئینشاءڵڵا ئامین خوایە ئاخر ساڵ ئایا ژنهێنان فول ئەکاتە دەرەجات چکە ئەمەش هەڵەیەکی گەورەیە من ئیستا بیستومە وا تەسەورەکە شوو بکات ئیتر تەواو هەپینس نا وان نییە بە قوربان هەپینس دەرەجەیە ئێمە لە ژمارەیەکەوە هەمانە تا ژمارەدا ئەگەر لە 5 کەمتر بێت هەندێک لە توێژینەوەکان واڵن لە 5 کەمتر بێت ئەشێ نامورتاح بێت ئەشێ نائاسوودە بێت ئەڵێ مناڵیشم هەیە پارەشمانە سارەشی خۆمانە خانووژی خۆمان بەس وڵای دکتۆر هەر جیابمەوە وا باشترە بەڵا یان تەلاقی دەمیان ئەڵێ جیابمەوە کاتەوە شێ دەرە 5 بێت دەرەجە 4 بێت دەرەجە 3 بێت زۆر جار ئێمە کوڕاوێژکاری خێزانی لێ پرسین ئەڵێن قسەی خۆش و پێکەنین تێ هی وەڵا بڵێم چی ئەڵێن سەردان و عیلاقات تێ وەڵا بڵێم چی ئەڵێن دانیشتنی داوەتی ئاوا بڕغیتونکردنەوە لەگەڵ ماڵی خەسوو غەزوورە هەیە وەڵا بیرم نایە ئێتە کەواتە تەواو کاتە تۆ ڕۆبۆتێکی پارە پەیداکەی بەڵێ خەبیری لە پارە پەیداکردن و خەبیری لە سیارە و خانوو لە ماتیریال و مادەیە بەڵام ئەمە بەڕاستی خۆشبەختی و ئاسوودەی نادا بە کەسەکانی بەرامبەرت بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگ و موهیمەکە هەمیشە بۆ کچ و کوڕەکانیشمان
وا تەسەووری نەکەن کچەکەم وا تەسەوورێکی بۆ دروست نەکەم کە ئیتر شووی کرد ئیتر پیاو هەتوانێ هەموو شتێکی بۆ بکات ناتوانێت کاک ئێمەش خۆمان ڕۆبۆت نین بەعکسیشەوە ئافرەتێکی بەڕێزی شوو بکات بە پیاوێ وا تەسەوور بکات چکە ئێمە ئەم حاڵەتە زۆرە بینین کاکتۆر آخر مەسەن واوایە یان کاکتۆر وەڵای ئەوەی وتوە نانا بە قوربان بەشێکی تێدا دەمێنێتەوە نزبەیەکە بەڵام نزبەکە لە کەم بۆ زۆر لە زۆر بۆ کەم لە شوێن بۆ شوێن فەرقەکە ئەشێ کەسێکیە بێ شووی کردبێ بە لادەی خۆشبەختیەکەی بە نزیکەی 100 بێ وەڵا ئەشێت نەفەرێکش لێرەوە شووی کردبێت بە توی مەلیک و هەوارە بەرزە و آخر گەڕەکی هەولێر بزانە کوێیە گەڕەکە ڕاقەکان بەڵام بەداخەوە زۆر خۆشبەخت و ئاسوودە نەبێ و 100 خۆزگە بخوازێ بەو خوازبێنیکەرە یان بەو ئافرەتەی کە بۆیان وت لە لادەیەک لە شوێنێک لە گەڕەکێک لە خزمی خۆی یان لە ئیشوکارێکە کە لە چواردەوریا بوو بۆیە هەمیشە دەبێ ئاگادار بن وریا بن مرۆڤەکان خۆیان و کەسەکان دەورە بینێت کە تا چەند خۆشبەخت و ئاسوودە بن تەمەن لە ئەوروپا و لە هەموو عالەمە ساڵانە ڕێژەدانرێت بۆ خۆشببختی و ئاسوودەی ڕەنگە ئێمە زۆر باوەڕیشان پێ نەکەین بەڵام ساڵانە زۆر جاردانی مارک و بۆ نە فنلەند و ئەوانە بەڕێزەکە لە کاکتۆر ئیسرائیلیشی تێدایە و یان چیتە ڕەنگە بەشێکی ئەوە بێت کە بەقەد من و تۆ خەفەت بۆ هەندێشت نەخوان کاکە بۆیە ڕەنگە گێکی خۆشببختی هەبێت بەس ئایا ئەو خۆشببختی ئەو بۆ دنیا و بۆ قیامەتە ئەو بۆ خۆی شتێکی ترە ڕەنگە خەڵکێکە بێت لە دنیاە زۆر خۆشببختە و هەموو خۆشببختی بۆ خۆی دروست کردووە بەس جیاوازی ئێمەی موسڵمان با بە نەوعێکی تر بیڵێین ئەها کابرا بانک مەڵم وەرە کاکە ڕاستە خۆشببختی و ئاسوودەی لە ماڵەوە بۆ خۆ دروستەکەیت و شەرع بۆتی حەڵال کردووە و مشتت لێگرتووە بەڵام ئاگاد لە قیامەتیشت بێ ئاگاد لە عەدالەت بێت ئاگاد لە فەرق و جیاوازی بێت ئاگاد لەو بۆڵە بۆڵ و گلەی و گازن دەبێت تۆ دانێک بێنی و دانێ فتکەی دانێ گوڵکەی دانێ فتکەی ئەمە نابێت باسی برادەرە چار کراوت دوانی گوڵ کردو دوانی فت کردووە ئێستش مایەکەی هەر دوانە یعنی هەر دانە و دوانەکەی جارانە دانێکی ناو دانەکەیت بۆ نمونە بکەیتر جیا بۆ تۆ دانێکی ترێ ناویتر جیا بۆ تۆ کاتەوە گردنە مازاکە باوەڕتان بێ زەموتیان 6 7 هەیەی لە دوانی یەکەم لەمی تری 6 5 6ێکی تری هەیە کەواتە تۆ 11 12 مناڵت وە کۆڵێت ماڵوێران کرد دوو ئافرەتت بۆ اینجا کە بۆ خۆشت بێتاقەت و بە نزیکەی 4 عایلەشت کرد بە گژی یەکە بۆیە هەمیشە دەبێ ئاگداربی وریابی بزانی چۆن باش چی شتێک ئەتوانێ خۆشببختی و ئاسوودەی بۆ ئێمە دروست کات ئاگدار بن سێشت یەک کە زۆر گرنگ و مویمە جین و کرۆمۆسۆم دەورە بینێت جین و کرۆمۆسۆم دەورە بینێت ئەمە خاڵ یەکەم زۆر گرنگە زۆر جار پرسیارمان لێکەن کەواتە دایک و باوک دەورە بینێت کەواتە گرنگە تۆ بزانی کێ دەخوازیت بزانی کێت بۆ نمونە دەکەی بە هاوسەری خۆت بزانی خۆشببخت و ئاسوودەن بزانی دڵخۆش و دڵ ئاسوودەن یان مڕومۆچ و بێتاقەت و ناڕەحەتن کاتێک کە دایکێک گەڵێ کچم شومەکە بەم ماڵە بەردەوام ئاژاوی تیا نا دڵم تێچووە دڵت تێچووە سندانم لێ دای دڵت تێچێت چووە ئەم نەفەرە ڕەنگە تۆ خۆشببخت کا بەڵام ئایلە و خانەوادەی بە جین و کرۆمۆسۆم و چواردەورەکەی هەمووی بەڵگە نییە لەسەرەوەی کە تۆ خۆشببخت و ئاسوودەی و بەرەبەرە تێکەچێ و حاڵەتی واشمان زۆرە بە نەس کچەکەی سەش دەبینەوەی چی من خۆشوو بە عایلەکە ناکەم شوو بە کوڕەکەکەم هەمومان وتمان وان نییە لە ئاخیرە عایلەکەش بەشێکە لەو پرۆسەیە لە ئاخیرە تۆ ڕیخۆڵە دەگەڵیانە تێکەڵە بێت دوایی بزدە بدوا بوو ینی بە جددی بیزا جارێکیان کوڕەکە لچی دابوو بە یەکات چوو بۆ ماڵی دایکی پێوت وتی ئەها وتم خەسووی دە بەشێکە لە پرۆسەکەەوەی سابێ من تەلەفۆن بۆ خەسوود بکەم بڵێم ئەرێوە چۆنە و چۆنی ئێگەرە بە جت و چقەنە جوابم داتەوە ئێمە وتمان بەشێکە لە کارەکە وتمانە بێ ئەوانیش ڕازی بن وتمان بە ئینکاری نەیکە ئاوا نابێ بۆیە هەمیشە خاڵی یەکەم کە زۆر گرنگ و مویمە بە نزیکەی 140 بۆ 50 بۆیە کوڕەکان کچەکان گرنگە خۆشی بەختی و ئاسوودەی بدەن بە کچ و کوڕەکانی خۆتان بیدە بە منداڵەکانی خۆتان بیدە بە چواردەورەکە بیدە بە خوشک و براکانت ڕەزیری لێ مەکە کوڕێکی باوک وە کۆڵێ ڕووگرژ و بێتاقەت و جمێن فرۆش مەگەر ئیلا ما ڕەحیمە ڕەبی مناڵەکەش لە داهاتووە وا دەرەچێت ئافرەتێک کە بۆ نمونە بە ناوی نێرانە و بە ناوی بۆ نمونە مەسەرەن دایک سالاری و ژن سالاری لە داعیلێکا پەروەردە بۆ دایکی کوێخا بۆ و دایکی هەموو شتێ بووە ئیلا لە داهاتووە پیاوەکە بێتە پەن بەدەستێەوە ئیلا بێتە پەن بەدەستێەوە من کەیسێکی وام هەبوو پێم وتی وڵا کاکتۆر خۆشم هەستی پێکەم سێ خوشک بوون باوکیان دەمێ بوو مردبوو سبحان الله لە ڕێی کتێب خوێندنەوە هەستم پێکرد دا باوکیان دەمێ بوو مردبوو ینی 4 ئافرەت مابوونەوە بەس پارەی باشیان بۆ مابووتم دایە تۆ شووەکەی بەڵام دایکت کۆخای ماڵ بووە تۆ لەو ماڵە نابێ وابی
دایکت بڕیاری تەعزیە و شایی بەدەستی بووە لەو ماڵەوە نابێت دایکت داوەت و ڕۆشتن و هاتن و بەڵێ و نەخێری لە ماڵ خۆتان لە لای ئێوە لای دایکت بووە لەو ماڵەوە نابی تۆلا کاکتۆر خۆشم هەستی پێەکەم لەگەڵ باسی پیاوەکەی کروتی لەگەڵا بزدەبت ئافرم بۆم ئافرەتە کە هەستی پێ کردووە کاتێک کە لە ماڵێکەوە ئەڕۆیکە و هەپینسەکە هەمووی دایک بۆتی دروست کردووە شەت نییە لەو ماڵی خۆتاوابی بۆیە 150 پەیوەندی بە جین و بە کرۆمۆسۆم و بە خێزان و خانەوادە هەیە بۆیە دایک و باوک دەبێت ئاگادار بێت دایک مناڵەکانت بخە سەر خۆشببختی و ئاسوودەی بە دڵنیایەوە لە داهاتوو کاریگەری باشی دەبێت خاڵی دووەم کە زۆر گرنگە جۆری ئەکتیڤیتی جۆری چالاکی کوڕەکانەمە بۆ ئێوەیە کچەکان بە تایبەتی تریش اینجا بۆ ئێوە ئەکتیڤیتی زۆر گرنگە بەشێکە لە خۆشببختی وات ئەکتیڤیتی ینی چی جۆرە ئیشێکەکەی چی جۆرە کارێکەکەی مەشغوڵی چیت بڕۆ کاکە بڕۆ من فتوات بۆ دەم داڵ بۆ داڵ ڕاوە دینار بکە بەڵام هەفتەی 2 سەعات 3 سەعات دەرز و دەورێکت هەبێ بە مانگ ڕاوە دینار بکات وەکو ئەڵێ شەفت لە دوای شەفت قەسر و جەمعی کەوبی دەبە یەک بەس وریای نوێژەکان و وریای دەرز و دەور و وریای حرام و حەڵاڵ و وریای ئەوە بە مانگی جارێ دەست بێنە بەسەر منداڵێکی بێ باوکا و 50,000 دینار بێنە بۆ ئەم برایانە و بڵێ بیدە بە دەست مناڵێکی بێ باوک بۆی لەبیرت بێ بۆ خۆی گرنگ و بوویە بۆیە مەسەلەی ئەکتیڤیتی گرنگە لێرەوە من چی دەڵێم بە برایان جار با خێزانت لە دەرز و دەورا بەشداری کە جار با مێردەکەت لە دەرز و دەورا بەشداری کە وەرە بە قسەی دکتۆری برات کاتەوە هەپینس بێ خێزانەکەت ساڵی دوو دوو جار پێشانگای کتێب کرایەوە مەڵێ خۆ من کوا کتێبە خوێنمەوە بڕۆ بۆ پێشانگای کتێب ساڵانە 2-3 جار پانێڵ و فستیڤاڵێکی گەورەی قورئان خوێندنەک دانرێت ئیجار لە کەرکووکە یان لە هەولێر لە سلێمانی بە قسەی دکتۆری برات کە ئەو 30,000 بنزینەت بە دەقات بۆ گەڕێتەوە بیبە چکە ئەم ئەکتیڤیتیانە دڵخۆش و دڵئاسوودەیی بۆ خێزان و بۆ خانەوەدە بۆ منداڵەکان دانێ ئێوە خەڵکێکی ئەوروپی بە بێعەقڵ مەزانن لەو ئەوروپا خۆشەوە من لە سوودانم بینی هاتبوو بۆ پیاسە و بۆ سەیران لەو دارفۆرە خەڵکم بینیوە دارفۆر آخر خۆی وشک و بریشکە وەڵڵا بە چاوی خۆم بینیومە کەنەدیە نەرویجیە هاتووە بۆ لەبەرەوەی کە لەو جەوە زۆر خۆشەوە منداڵەکە ئێنێتەوێ قەدری عافێتە زانێ بۆیە ڕاتە وڵاتی خۆی قەدرە زانێ بەعکسەوە لە زۆر ساردەوە دێت اینجا بۆ گەرم چێژ وەرەگرێ بەعکسەوە لە زۆر گەرمەوە دێت بۆ زۆر سارد کەواتە هەمیشە ئەکتیڤیتی گرنگە کەواتە لە دکتۆری براتی وەرگرا بەشێک بە لە تەعزیە بەشێک بە لە شایی بەشێک بە لە دەرز و دەورەکان بۆ ئەم برایانە مانگانە دەرز و دەورێکی شەوانە دابنێ و با هەمومان بەشداری کە چکەم ئەکتیڤیتیە گرنگە بە من مەڵێ ئەوەی ئەو ئەیڵێ ناوکەکەی لە گیرفانی منایە بە من مەڵێ دکتۆر ئەوەی من دەمێکە ئەو تەلەبە بووە من مامۆستا بوو منان ئەمانە هەمووی ئەگەر وا بڕواە چی پێویستەکە هەموو جومعەیە بچین بۆ مزگەوتەوە قسەیە زۆر شەهادە و بڕوانامە و زانیاریشمان لە مامۆستای ئاینەکە لەوە چێ زیاتر و باشتر و چاکتر بێ بەڵام ئەکتیڤیتی زۆر گرنگ و مویمە بۆیە هەمیشە لە زەمەنی پێغەمبەریشا درودی خوای لەسەر بێ لە ئەکتیڤیتیەکانە بەشداری پێکردووە منداڵی بچووکە لە مەجلیسەکە دایناوە منداڵی 13 ساڵە قیادەی جێیشی پێداوە منداڵێکە و سەرەکەی ئەمانەتی لەلا داناوە منداڵێکە و یان بۆ نمونە ئافرەتێکە و شتێکی پێسپاردووە ئافرەتێکە و لەگەڵ یان ڕاکی کردووە جا مامۆستا ڕۆژێ ببینن لەگەڵ خێزان تا ڕاکەی دایکت نەمرێ لەوە چێ لایە لە سۆران لەسەر بڵێن مامۆستا بوالی هات دایکت نەمرێت جارێک ئەم بردیەوە و جارێک ئەو بردیەوە یاننا جارێک پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بردیەوە خێزانی وتوێتی ئەچم بۆ مەزبەحێکی ئافرەتان حیا و ناموسی بۆ نێشتەوە وتێتی بێحەیا بیت بێ ناموسە بی هەڵەگیرێیت بە شەرتی هەمووی ئافرەتانە ئافرەت سەرپەرشتیەکە کامێرە نییە 100% و شوێنەکەش خەڵکێکی دیندار سەرپەرشتیەکە بە ناوی دینداریش و ناخر بە ڕێزەکەم تۆ گردنە مازاکە تۆ ئەگەر تۆ خۆت بۆ خۆت فتوا دەیت و خۆت حەڵاڵەکەیت و خۆت قسەکان وەڵام من پێم و دوای پێم وتم وەڵا قسەکانی ئەوەی ئەو هیچی نەکرد جایزیش بوو ئەوەی تۆ هەر هیچت نەکرد و ناجایزیش بوو یان مانایە تۆ هەر گوناحبار بووی آخر قسەم پێکا تا ئێرەم هات ئەگەر وام نەوتا تۆزێ گێڕیشی گۆڕی بوو هەنێ جمێنی دابوو ئەی وام نەکردا جەڵدە لێدا جا تۆ هەر کاتێک سەر و دڵیان گرتی تو ئاوا بکەی مانەوەی گردنە مازاکە تۆ هەر لە دین و لە ژین تێنەگەشتی بۆیە هەمیشە ئەکتیڤیتی زۆر گرنگ و مویمە ئەکتیڤیتی جار شاخڕەوی مامۆستا باخیە بدۆزنەوە نزیکی سۆران بەڕێزان چی کچتانێت 10 ساڵ تا 5 ساڵ ئەها ئینێکیان پێ دەکەین مخێمێکیان پێ دەکەین کچ بەجیا بەڕێزان ڕەحمەتان لێبێت 10 ساڵ تا 15 ساڵ تا 18 ساڵ کێتان هەیە مخێمێکیان پێکەین و شاخڕەوەیەکیان پێکەین برایان ڕەحمەتان لێبێت 10,000 15,000 تان لێ وەرگین مناڵەکان ئەنێرین بۆ سلێمانی ڕۆژێ 2 ڕۆژ دەیە بن و دێنەوە تەرتیبات ئەها بەڕێزانێکی $50 کۆکەنەوە و 1-2 مخێم ها ئەم ئەکتیڤیتیەیە سەدقاتی
شتێ بڵم دوایە ترسم تەکفیرم بکەن زۆر جار لە دەرز و دەوری ئەم چالاکیانە دوای تەکفیرم نەکەن لە دەرز و دەورێکی جزمی عامە و هەندێک جار تەجویدیش مناڵەکە مولتەزیم والتیزامترەکە سەفەر و معاملە مامۆستا سەفەر و معاملە ئەرێ بپرسن زۆر بەمان دیندارین زۆر بەدەگمەن ڕاستە و خۆ بە بۆنەی وتاری مامۆستایەکەوە دیندار بووینە بە بۆنەی مزگەوتێکەوە بە بۆنەی سەفرەیەکەوە بە بۆنەی گروپێکی تۆپێنی مزگەوتێکەوە بە بۆنەی برایەکەوە کۆڕ و سیمینارێکەوە هەمومان هەروە بوو بە بۆنەی ئەکتیڤیتیەکەوە من تێناگەم بۆچی خەریکە لە بیرمان چێ بۆیە ئەکتیڤیتی چالاکی بۆ کچەکانمان بۆ کوڕەکانمان بۆ خێزانمان بۆ خانەوادەمان وەڵا گەر عەمەلتان شەڕ نەکەم بڵێن بەخوا چاک عەمەلمانی شەڕکرد ئەم شتانەی باس کرد لێرە ئێمە کۆمەڵی خەڵکی دیندارین لە سلێمانی زۆر جار خێزانەکانمان هەمومان مسلمانی بەخوا نەبێ مبالغەلەوە لە ئێوە خۆمان بە ئیسلامی تر بزانین زۆر جار بەیانیان هەشت نۆ ئافرەت جار وایە مناڵەکان دەگەڵ خۆیانە بن ئەچن بۆ خەرجێخانم نانێکی بەیانی پێکەوە خۆن کە ئەنەما ئەو ڕۆژە نانی بەیانیان هەر نەکردووە پێکەوە نانێکە خۆن دەردەشێکەکەن دەرز و دەورە چی بکەن چی نەکەین ئەمرەیەک سلفەیەک شتێک دێنەوە تا یەک مانگ شەبەکەیان فولە نەفەری 3000 کەوتو 4000 کەوتو خۆ لە ماڵەکەی خۆشمان نانی بخواردە هەر ڕەنگە و سێ چوار بەس ئەکتیڤیتی زۆر گرنگە هەست دەکات کە تۆ حسابت بۆ کردووە دەی باوەڕ کە ئافرەتێکە ناسم ینی کە ئەمڕۆ نمونونەکان هەنێ جای لەسەر ئافرەت برایەک لەگەڵ ئافرەتەکە ئەوی پێ وتومە چی برادەری زانکۆ و پەیمانگا نەما یەکێک بێتەوە ماڵە بە شەق نازام چی دێکە بە شەرتێ برادەری ئافرەتی تەلەفۆنی کرد جارێ وتوی حەزەکەم سەرێکە دێتم وتوی نەما تەواو ئەخ نابێ بە قوربان نابێ من نازانم ئەمە چی جۆرە دینداریەکە ئەمە چی جۆرە هەپینسێکە بۆ ما تۆ خۆ سژدێکت داناوە ئەمە بەعکسیشەوە بۆ ئافرەتەکە ژوایەکە برایەک ئەوێت مەسەڵ وڵا کاک فلانێک لەگەڵ خێزانە داوەتەکەم ئەی ناسم ئەم ناسم من چی پێویستەکە خواردن بۆ کاک و فلان نا ئەمە ئەکتیڤیتیە چالاکیەکە نەشاتێکە بۆ ئەم برایە بۆیە هەمیشە هەوڵ ئەدەین بەڕاستی گرنگ و مهمە بەشێک لە ئاسوودەیی کەواتەوتمان جین و کرۆمۆسۆم دەورە بینێ دووەم وتم 140 ئەکتیڤیتی دەورە بینێ مەجالم نییە باسی کەم لە دەرزێکەوە لە دەورێکەوە لە سەفرەیەکەوە لە سەفەری جەماعیەوە لە داعوەتی جەماعیەوە لە دانیشتنەوە لە عیلاقاتەوە لە زوو برایان ئەوانەی ئەنجومەن پێکەوە نانێک بخۆین برایان ئەوانەی فلان پێکەوە نان بخۆین برایان ئەوانەی مامۆستای نوری حکمە با پێکەوە نانێ بخۆین برایان ئەوانەی فلان نانێک ناکاکە شیرینیەک چایەک دیژدەمەیەک سەردانێک پێکەوە سەفرەیەک پێکەوە تاتانێکمان گرتووە کێ مناڵی هەیە سەر و 10 ساڵ تاتانێکمان بە کرێ گرتووە ڕۆژی ئەوەنە بیهێنێ تەستیممان کە لە هەشتەوە تاتانەکە لای خۆمانە تا 12 شەو کێ مناڵی هەیە سەر و 10 ساڵ بابێت تاتان بە 15000 مامۆستا حاڵی دە ناوێەوە 30-40 هەز کەس بار ڕاکە هەمووی هەر ئەکتیڤیتی و تەرتیبات اینجا بزانە چەند گرنگ بوو اینجا بزانە هەفتەی داهاتوو پێی بڵێ بۆ دەرز و دەورەکە دێت یان نایە بەڵام تو هەر یەکسەری و دایەگریتەوە بە قیرائاتێک یان دایەگریتەوە بە شتێک ڕەنگە هەپینسی بۆ دروست نەکات و چالاکی بۆ دروست نەکات ئەوەیە کە زۆر جار پرسم بڵێ مرتاح نییە بە حیجابەکە دکتۆرم کچەم دکتۆر مرتاح نییە بە دەرز و دەورەکە بوومەتە پەن بەدەستێەوە دکتۆر مرتاح نییە بە نوێژەکەڵە باوە دەتخوا جارێ مناڵم قەینا پەلەم لێمەکە لەبەرەوەی نەمانزانانی و چۆن هەپینس و سەعادەتێکی بۆ دروستکەین و خاڵی سێم کە زۆر گرنگ و مویمە ژینگەی ئەو شوێنەی کە تیا دەژیت بەشێکە لە هەپینس ئاگاد لێبێ خان و دەورە بینێ بەڵێ ماڵ دەورە بینێ بەڵێ ئەرە وەڵا پیاوی وا ناسم لە قاتی سەرۆی ماڵی غەزوورێتی بیدا بەکرێ 300,000ەکە بەڵام هەپینس لەو ماڵە باری کردووە بەس بە قسەی من کاژور و هەیوانێ بۆ خۆی و ماڵی بۆ خێزانی بگرێت لە دوورەوە بە 120,000 وەڵڵا ژنەکە سوێنی خواروتی لە ژوور و هەیوانێ زیاترم دەوام کرد سێ بەردەم بنێ ئەمەش کە ناڵێ 300,000ەکە بابیدا بە 150,000 بداتۆ ماڵی دایکی بۆ لە بەرەوەی لێرە خۆشبەخت دێ مامۆستا هەر دقەیە خۆیەکەن بە ژوورەڵن سوپرایزی چی جەڵدا ڕێک خۆیەکە بە ژوورە نەکاتێ نەوەقتێ نە هیچ هەیە نە حەمامیەکێ نە دانیشتنێکێ نە سەردانێکێ نە تەرتیباتێکێ ئەڵێ هەتا بەتایبەتی بە نمونە بۆی گێڕامەوەی قەدەری خوا هەفتەی پێش و 2 جار خوشکەکەم هات ئەوی هات لەگەڵ دووەم جارات وتی خێر وا چییە هیچ بووە دەموچاوی باش دیار نەبوو خۆ پیاوەکەی تەلاقی نەداوە ئێترەوە ناخۆش ئەگەر واش بێ ناخۆشە تۆ هەقت چییە بۆیە هەپینس لەو ماڵە دەوانەوە هەموو دقیقە بڵێ چی خوشکمە وەختێ وەرە هەتا ئەم پیرەژنێ سرازی ناڵی نەساوە خەبەری نەبووتەوە لە دەرگای پشتەوە وەرە مانەوە بوو بە دزە و بوو بەوەی وتم و نەموت و خۆشاردنەوە و خۆ دزینەوە و مەیڵێ و تخوا باسیمەکە مانەوە خۆشبەختی و ئاسوودەی لەو ماڵە دەرچوو کەواتەوەش بە کەڵک نایە کتێب زۆرە تەمەن قسەکان زۆرە لەسەری بەڵام هەر چەند کتێبێک بە سەرعی بشانتانە دەم و کۆتا بەرە و چەند خاڵێکی کەم کتێبێک هەیە باسی ئەوە دەکات The Practice of the Happiness ئەڵێ هەپینس دەبێت پراکتیزەی بکەیت تەنها قسە نییە بەڕێزێک ئافرەتێک نەڵێ کاکتۆر خۆشبەختم کردووە ئەم پیاوە واقعی کوا بەڕێزێکش نەڵێ کاکتۆر ئەم ژن و مناڵە خۆشبەختم کردوون واقع کوا ئێمە واقعمانەوێت چەند سەعاتت بۆ تەرخان کردووە ڕۆژی چەند جار تەلەفۆنی بۆکەی
چەند جار هەواڵی دایک و باوکیت پرسیوە خوشکە جوانەکەم چەند جار وتوتە پێت وتوتە ئەگەر دایکت بۆ نمونە پەکی کەوت بێنە لای من بەرامبەر چاوی خۆم و پێمەڵە دایکم پەکی نەکردەوە تێتی چی ئەوە با چاک بزانی دایکت پەکی کەوت و نازام چی نەیەنیتەوە بۆێرە برایتر گەورەتر تێ خوشکی گەورە لە ئێستەوە سەر و دڵی گرتوم هەڵە پێم وتووە خوا بکە خۆم پەکم نەکەوێت چکە هەستەکەم بە شەری ئەوە نیت تو ئەوە ئوستوبت بێت ئەوە تەعاملت بێت ئەوە تعبیرت بێ بەرامبەر بە دایکەکەم کە دایکەکەم لەوە چێشتا کە نەفتی سەر جێگاشتن بکاتە تۆ نەتوان بۆیە بە واقعی تۆ دەبێ بە جوانی بە مەزبوطی پراکتیسەی کە گرنگ و مویمە کتێبێکی تر بە دوای ئەوەڵێ finding the happiness بە دوای هەپینسا بگەڕێن کوڕەکان ئەشێ سیارە خۆشبەختت نەکا دەرزێکی دینی دە تاقیکەرەوە شەو نوێژێک عیبادەتێک برایەکە ناسم لە سلێمانی زۆر جار لە سیمینارەکانە باسم کردو ئەڵێ من هەر کاتێک بێت دکتۆر ئەڵێ کاتێک بێت تاقەت بچم بۆ قەبرستانێک مامۆس ئەڵێ هەر کاتێک بێت تاقەتم سلف لە سیارەکە ئەدەم مۆبایلە کوژێنمەوە جارێ وای ناچم بۆ عیادە سلف لە سیارەکە ئەدەم ئەچم بۆ قەبرستانێک لە داڵ بۆ داڵ کێلەکانە خوێنمەوە ناوەکانە خوێنمەوە سوێنی خوا لە شوێنێکە کتێوە بۆ ڕیا باسی ناکەم بەس بۆ تەجروبەی خۆم سوێنی خوارەوی بە 20 دقە ئاوە بە دیار کێلێکەوە دانیشتم کە تەمەنی خۆم بۆ وتم ئەوە منم ئەوە 79 ئەوە منم ئەوە فایل نەما ئەوە عیادە نەما ئەوە شەهادە نەما ئەوە هیچ نەما ئاوا دانیشتم بە نیم سەعات ئەڵێتر فۆرمات بوومە سرفم لێ داوە کە ئەنەما حیچم نییە و زەرەرشم کردبێت قەیچێکە قسەش کرابێ قەیچێکە ماڵۆش سەر و دڵیگە هەزار گرنگە یانی هیچی تێنەچەوە برایە بە من نەڵێ سیارە و خانوت نەبێ هەپینس دەکوێ بێنم هەپینس جاری وایە خێرێکە جاری وایە چاکەیەکە جاری وایە ئیماتەة العەذا عن الطەریقە جاری وایە عەمرەیەکە من نازانم یعنی من خەڵکم زۆر بینیوە دیپرێشنێکی زۆر دکتۆر فلان و فلان با ناوی نێنم کابەکەی نەیتوانێت چارەسەرکە بەڵام سوبحان الله ئیتر بووە بە وەسیلەیەک یەکێکە لە ئاوی زمزم یەکێکە لە خورمای عەجوەکە یەکێکە لە سەفەرەکە یەکێکە لە گەشتەکە یەکێکیشە لە عەمرەکە هەمووی هەر ڕاستە مهم ڕاستە کاکە من هەڵم هەمووی وەسیلەیە زۆر گرنگ و موهیمە زۆر باشە و چاکە و مەزبوطە و هاتووەتەوە لە کاکتۆر 6 مانگیشە بێ حەپی کابەکەم بەکارنێنا و بە دەگمەند خایە خوتەرێکی خراپیش نهاتووە بە دڵمە بۆیە هەمیشە بە دوایە بگەڕێن فایندینی کەن زۆر گرنگ و موهیمە سکرێت نهێنی هەیە بیدۆزنەوە لە یەکتریە کاکتۆر ئەم پیاوەی من خزمەتی ماڵی دایک و باوکی بکەم شەبەکەی فول ئەی بۆ نایکەی ماڵت بە قوڕ نەگیر ئێ بۆ نایکەی ئەی وایە نەمامۆستا من بزانم ئەگەر ئەم پیاوەم زۆر مرتاحە کە خزمەتی ماڵی دایک و باوکی کەم خۆ لێم کەم نابێتەوە پارەی پیاوە هەر ئەو ماڵەیە دەعوەت هەر ئەوە ئەگەر من بزانم بەو مرتاحە بێت کە خوشکێکی یان برایەکی دەعوەت بکەم ئەزانم پارەکە کە خوشکێکی لە بەریتانیا هاتەوە 2 ڕۆژ لای من بوو ئەتوو دڕۆن قازە دەم لە گیانی ئەمەنە جەوی هەیە کورە بوو ئەم ساڵ لە مانگی 5ەوە تەلەفۆنەکەم ئەڵێم ناچیتە هەرمە هیچ ماڵە دیتە ماڵەکەی من بزانم بەمە پیاوم باشە بێ و ڕووی خۆشە بێ و بەعکسیشەوە بۆ ژنیش هەروایە بۆیە دەبێت کۆدەکەی بدۆزیتەوە دەبێت سکریتەکەی بدۆزیتەوە دەبێت نهێنیەکەی بدۆزیتەوە بەڵام هەیشە سوبحان الله جا بە ئەمەش بڵێم پیاوی وایە عکس کۆدی دەماری ژنەکەی دۆزیێتەوە زانێ بەچی تێکەچێ ئەڵێ دکتۆر بیزات بەمە تێکمەدە ئەڵێ کەبابیش بە دەبڵ خۆشە تر خۆتان تێگەن کەبابیش بە دەبڵ خۆشە ینی بە تەنها خۆش نییە ئەم واقعە نەیگۆڕی بە کەڵک نایە مە قسە خۆشەکانێتی ڕۆژگار ڕۆژی لە دوایە مە تەمان هەڕەشەکەیە بەخوا پیا و چاپتەرێ تریش تاقی کاتەوە چاپتەرینە ئیتر ئەمە بەزمەکەی ئەڵێ مە قسە خۆشەکانێتی خۆ تاکیدیشم نایێنێ و 2 جاریش قورئانی خوێند و کاکە تۆ بۆم خوشکە بەرەزەمەکەی تەگیسکەکەی هەیەس بوای لێکەی ئەزیزەکەم دە کۆدی هەپینسی بدۆزەرەوە ئەمە بۆ خۆشم و بۆ ئێوەش گرنگە کۆدی هەپینسی بدۆزەرەوە وەڵام من نەخۆشی وام هەیە ئەزانم بۆ منە پرۆستاتێتی ئەو خێزانی ئەزانم بێتاقەت نابێوانە هەر کە فاسی پرۆستای بێداکەم چیم کاکە شێک عیبی نییە تا سێژن گێر بگۆڕە لێ مەترسا پێ ئەکەنێ شەبەکەی فولە لە قوربانت بم کاکە دکتۆر قوربانم کاکە من ئەگەر کۆدێکی هەپینسی ئەم نەخۆشە بزانم بۆ بەکاری نێنم ئەمە بۆ خەڵکیش وایە بۆ کۆمەلگاش وایە بۆیە هەمیشە دەبێت کۆدەکە بدۆزیتەوە تەمەەن خووەکان زۆر گرنگە جۆرتی بیرکردنەوە زۆر گرنگە کتێبێکی هەر بە ناوی دە هەپینس کۆت سێرچی بۆ بکەن و کوڕەکان کە حەزیان لە کتێبی ئینگلیزی ئەوانەیە ڕەنگە بە PDF دەست بکەوێت چکە من مختصەرێکی خوێندەوە بەس بە کورت و مختصەرە لە دەبێت کۆدی بدۆزیتەوە پێم وایە پێغەمبەر ڕوحم بە قوربانی بێت ئەو کۆدەکانی پێداوین کۆدەکانی خۆشبەختی ئاوا بکە لەگەڵ ژنا خۆشبەختە بی ئاوا بکە لەگەڵ خێزانە خۆشبەختە بی ئاوا بکە خەڵکت لێ ڕازیە بێت ئاوا بکە فلانە ئیبتیسامە فی وەجی ئەخیکە سەدەقە ها کۆمەڵێک کۆدی پێداوی کە چۆن دەماری بگری ئەشەخسیە المغناطیزیە 100% بیگرێ کەسایەتێکی کاریزمی بی 100% بیگرێ بەڵام بۆ بەکاری نانی نازان بۆ ڕۆژی ڕەشی داهناوە بۆچی دایناوە کۆتا قسە و خواحافیزی دەکەم ئایا کە بە شەرێک کە خۆشبەختە بێت
چی شتێک دروستە بێ لە جسمە هۆرمۆن دەرەدرێ 4 هۆرمۆن هەیە کە پێتان دەڵێم چۆن ئەم هۆرمۆنە دەردەیت چی بکەی بۆی پیاوەکەت ئیتر هۆرمۆنەکەی بفڕێ شەبەکەی فول بێ بەعکسەوە کوڕەکان ئەگە تۆش سینگڵی چی بکەی هۆرمۆنی کابرا بفڕێ بۆی ماڵە و ئایلیان ڕازیکەیت و 100% هەپینسێکی باش و چاوکی بۆ دروستکەیت و هەر لە مقابلەکەی کە دانیشتنتان کرد کۆمەڵێ خاڵە تەمەن هۆرمۆنەکان دۆپامین ئۆکسیتۆسین سیرۆتۆنین ئیندۆرفین 4 هۆرمۆنی زۆر گرنگە تەنانەت ئەمە ئێستا وەکو عیلاج بەکاردێت یعنی مەسەن بەڕێزێک خەمۆکێتی عیلاجێکی درێتێ بۆی ئەم هۆرمۆنە زیاد بێ یەکێک کە ئابەتی و بێتاقەتی و دیپرێشنێتی ئەم عیلاجێ ئەدرێتێ بۆی ئەمە بەرزکرێتەوە بەڵام خوا بەخوایەتی خۆی دایناوە بۆ مرۆڤ خەمی ئەوەتان نەبێ ئەگەر مرۆڤ لە خۆی تێک نەدا ئەگە گێر نەگۆڕێ و نەچێتە سەرخۆڵ ئەگە تێکی نەدا و خۆشیەوە جیایە تایبەتمەند شتێکی کەمم بدەنێ ئەویش ئەوەی ئەشێ خۆی نەخۆشیێکی دەرونی هەبێت ئەویش سەبەبێ لە سەبەبەکان ڕۆڵە بینێت هۆکار بێ بۆ خەمۆکی و بێتاقەتی و نەخۆشی و کەئابە و بێتاقەتی بەڵام بەعام خوای گەورە زۆر شتی داوە کە ئێستا لە هۆرمۆنەکانە بۆتان باسەکەم کە هۆکارە بۆ خۆشبەختی و ئاسوودەی دۆپامین بەچی دەرەدرێت دوکتۆر یەک بە سەریعەیەڵم هەر کاتێک ئامانجێک لە ژیان دانەی ئامانجی کورتخایەن یان درێژخایەن کە بەدەست هێنا دۆپامین دەرەدرێ بۆیە دانانی سلفە پێنجشەمە ئاچین بۆ ماڵی دایکت دووشەمە ماڵی باوکت داوەتکە پارە کۆکەرەوە بۆ سەری ساڵ ئەتان بەم بۆ تورکیا پارە کۆکەرەوە بە پارەی خۆت کۆی کەرەوە هی خۆت و دایکشت ئەنێرم بۆ عەمرە زۆر گرنگ بۆیە گەشتن بە تاسک گەشتن بە گۆڵ گەشتن بە هەدەف گرنگە پێغەمبەری دووردی خوای لەسەر بێ ئەمەی بۆ دانەنا گۆڵی بۆ مرۆڤەکە دروستەکە بە گەنجەکەی و چی تاجی کیسراکەیتە سەرت بە گەنجەکەی ترێوت چی گەنج 4 کۆڵان و نیوی بەدەستەوە نەبوو گیرفانی فەتەڕۆیە کرد بە کۆڵێ ئەیوت چی زەمانە بێ کە بێ لە مەشریق بۆ مەغریب بەدەست مسلمانانەوە تاسکی بۆ دانە ئامانجیت بۆ دانە گۆڵی بۆ دانە هەپینسی بۆ دروستە کرد و نیعمەتێکی زۆر گەورە بوو دوو سێلف کێر ئەکتیڤیتی یعنی گرنگیدان بە خۆت ئەمە چییە هەموو دقەیەک تاولوستەکەیت و بۆ تۆکس و فیلێرەکە ئەمە چییە هینمان داناوە ساڵۆنمان داناوە نا زۆر گرنگە ئافرم بۆ ئەو خوشکەی زوو بۆ نمونە تەرتیبات وشتی خۆیە کات دە مادام ماڵی خۆێتی ئافرم بۆ ئەو پیاوە بەڕێزەی بە بێعەتر ناچێتە دەرەوە جلی آخر مۆدێلە براژنیش نابێت دڵی لێ پیسکای چییە وەزع شەڕە هەموو ڕۆژێ خۆتە گۆڕی نا تۆ دەبێت نیعمەتە هەپینسە پیاوی وایە چێژ وەرەگرێت لە جلی جوان و لە تەرتیبات تو خوا سەر و دڵی ئەو دوو ئەو جۆرە پیاوە مەگرە کاکتۆر هیچ نەورۆزێکی نییە جلی کوردی دووبارە کاتەوە هەپینسە دەستی خۆش بێ چێژ لە کلاش وەرەگرێت چێژ لە جلوبەرگێک وەرەگرێ چێژ لە ئەکتیڤیتێک وەرەگرێ چێژ لە شاخڕەوی و پیاسەیە گەڕانێت چوونە دەرەوەیەک بۆیە ئەکتیڤیتی دۆپامین دەرەدات سێ ئیتین فود خواردن پێکەوە خواردن های یعنی ئەوەی کە برایەک ئەڵێ من بۆ بڕۆمەوە بۆ ماڵەوە بای 4000 بنزین سەرفەکەم بۆش لەو برنجێک نەخۆم بە دوونی و غەڵەتە کورە ئەژدادەکەشی غەڵەتە تەبان غەڵەتە نان خواردن لەگەڵ ژن و ماڵ و مناڵ هەتا مەجای تێدا بێ با تەماتەیەکی سوورۆکراو بێ سەدقاتی خواردنی دەرەوە ئەهێنێ بۆیە دۆپامین دەرەدا ئافرەتەکان هەستی پێکەن وایە نە ئەڵێ چی تااقەتم نەبوونی مەڕۆ چێژ لێنم تااقەتم نەبوو هەسەر منجەڵەکە شەڵدەمە بەڵێ ڕاستەکە باکتیشەوە بۆ برایەکەڵی نیمەڕۆ چیت خواردووە وڵات هەروە فەلافلێکم خوارد بە دەمڕێەوە بەڵێ ڕاستەکەی پیاوی مردانە و ئافرەتی مردانە و کۆلە شێرانە و ئەهلی دین بەڕاستی بێ نەم جوۆرە بێت چێژ وەرگێ لەگەڵ خواردنێکە اینجا ئەگەر بێت و مناڵەکان هەمووی پێکەوە بن بۆیە ژن نان نەدەی بە مناڵ باوکتانە تا دێتەوە نانەکەتان تەواوکە نا با لەسەر سفرەکە بێ سفرە جەماعەکە خۆشە تەنانەت نان مەدە بە دایکیشی هەمن جارێکیان لەگەڵ لە کێشەیەکا بووم طبعا سوێنێ خوار زڵمم لێ نەکردو ئەوی دوکتۆر ئەو خۆی دانیشتووە ساڵی شەبێ دایکم نەبینەوە لەسەر سفرەکەی خۆم ئێوە من و تۆ دایکمان بەتەمەن ئەڕۆینەوە حەزەکەین دایکشمان بخوات چێژی لێ وەرەگرین چونمەز ئەم بە ملی شکاویە با وا بڵێم شۆربایەکەی داتی و دای زوو بخۆ تاکە فڵان دێتەوە نازانم چی تۆ بخۆت بڕۆ بۆ ژوورەکەی خۆ نا من کە پیاوم من چێژ وەرەگرم کە دایکمە بینم دوو تیکە ئەخوات دوو شکۆچک ئەخوات ئەمە بێ بیزانی دایە جانەگە تۆ دایکی تۆ یان دایکی ئەمە باوکی تۆ یان باوکی ئەوە
بۆیە بە چێژ وەرگرتنی مناڵەکە شتێ بەسیتی بدەرێ سیقە تۆرێ و جگەرە چیە بیدەرێ بەڵام چێشتە گەورەکە و نانە گەورەکە و سفرە گەورەکە و خواردنە گەورەکە بەڕاستی باش ژەمێک بێ کە هەمیشە کۆ بنەوە و زۆر گرنگ و مویمە تەنانەت زۆر جارە مەساڵی خواردن پێکەوە دروستکردنێ شتێک پێکەوە دروستکردنێ شۆربا پێکەوە دروستکردنێ ئەوان بە نیز نووسێتی وین یعنی چۆن بڵێ مەشروع پێکەوە دروستکردنێ کاکە تۆ بیکە بە نسکافە و بە تەرتیباتێکەوە هۆکارە بۆ خۆشبەختی و ئاسوودەی سیرۆتۆنین بەچی دەرەدرێ بەڕێزان چوون بۆ ناوخۆر و پیاسەگەڕان و چوونە دەرەوە بە تایبەتی پیاوم کێشەمان ئەڵێن با بچین بۆ لادێکە وشک و بریشک بۆ کوێ بێم وشک و بریشک نازانێ چوونەوە بۆ لادێ بە تایبەتی لەگەڵ باوکما چێژی هەیە بە تایبەتی باوکم زۆر چێژی لێ وەرەگرێت چکۆ یادگاری زۆری هەیە بە تایبەتی من مناڵیم لەوێ گەورە کردووە زانم چەند چێژی هەیە بۆیە چوون بۆ خۆر و چوون بۆ لادێ و چوون بۆ شوێنە گەورەکان دۆپامین دەرەدرێت و من بۆ خۆم لە باوکی خۆم ماڵمان لە سلێمانێ ماڵی باوکم بابن لە ئەستا لەو لادەیەکن لەو لای کەرکووک ئوستاد جاری وایە لەگەڵ مامەمە و نەوشەیەکی پێ خوای گەورە لیان تێک نەدا لێرەوە ئەڕۆن بۆ شۆربا خواردنێک بۆ لادێکە و دێنەوە 150,000 داوە بە بەنزین باقلی دایکم ئەڵێت جا لێرە بۆ کفتە و شفتەیە ناخۆن چی پێویستە کابڕی بۆ لا بەس کە ئەچێ بۆ لەوێ بۆ نمونە مەسەلەن گردێکیانەیە و یادگاری مناڵیانەیە کە خۆی و برابچکۆلەکەی کەوتونە و ڕاکە و بازدا هەموو دنیا دێنێ بڕوات بێ باوکم کە دێتەوە بە شەریکی ترە کە من باوکم وا بەرەو هەشتاکانەچی بۆی ئەمە بۆ بە تەمەنەکان بیبینە باوەگیان خۆت حاضر کاچینەوە بۆ لادێکە باوە خۆت حاضر کاچینەوە بۆ باخەکەی خۆمان باوە خۆت حاضر کە بە تابەتی کوڕەکانم گلێم لە ئێوە هەیە نە بۆ باخێک لەگەڵ دایک و باوکاڕۆن نە بۆ تازەیەک نە بۆ شایەک نە بۆ مناسبەیەک نە بۆ هیچ شوێنە نازانی کاکە تۆ مناڵی ڕاستە تۆ یادگاری لەگەڵ ئەو شوێنە نییە بەس بەڕاستی چێژبەختی و هەپینسێک و خۆشببختەیەک و ئاسوودەیەکی زۆر باش دروستەکە میدیەیتین هاندان زۆر گرنگە قورئان هەمووی هاندانە دەی تەحەداتانەکەم کێ لێەوە بەهەشتی بینیوە کێ لێەوە جەهەنەمی بینیوە برایەکەویی لەگەڵ ڕێزمە کاکتورەوەی و هەر قسەوتمە تۆ تەواوی قورئان هەمووی هەر قسەیە تۆ بەهەشتت بینیوە تۆ جەهەنەمت بینیوە ئێمە هەر بە قسە بۆ نمونە پەلامارمان داوە و ئەمانوێ بەهەشت بەدەست بێنین و هەر بە قسە و بە هەندێک میدیتەیشن و هاندان و تەشجیع کێچ کەوتۆتە کەڵمان بەیانی شەبەقی چلەی زستان خواخوامانە دەست نوێژ بگرین و نوێژەکەمان نەفوتێ کەواتە گرنگە هاندان بۆ ژنەکە بۆ پیاوەکە بۆ دایکی بۆ مناڵەکان بۆ خانەوادەکەی ئەم واقعەش تێپەڕێنی من لەم ماوەیە کەیسێکم بۆ هاتووە منداڵەکە ئۆتیزمە ئەم ژنەی کردوتە پڕچنگێک خۆی و پیاوەکە و ماڵەکە یەکێڵێ خەتای ئێوەیە یەکێکەڵێ لەواچێ لە عایلەکەتانە هەبێ یەکێکەڵێ جاد ئەویت لە چی کوشتمێتی دوکتۆرەوەی دایکی هەڵەچێ دانیشی ئایلی ئێمە لەم جۆرەی تیان نییە ملباریک یانی چی یانی ئەمە دەرد و بەڵای تۆیە ئێمە دەت پیا و خۆ دەردت گران دەبڵێت ئەمە جین و کرۆمۆسۆمی منە دەبڵێت دایە ئەمە کوڕی ژیانی من دروستم کردووە چکۆ من ئێکس وایم بەڵێ من هۆکار بوومە بۆم کوڕە دروست بێ لە جین و کرۆمۆسۆمی منەوە هاتوو یانی چی تۆ ژنت کردوتە پڕچنگێ بەعکسی شەوە جاری وایە بۆ پیاویش وایە بۆیە مدیتیشن و هاندان زۆر گرنگ و مویمە بۆ ئیش بۆ کار بۆ پیشە بۆ داعوا بۆ بانگەواز قیچێکە لە دەرزێکە لە دەورێکە لە قورئانێکە چەند ساڵە چیت بەچی کردو چیت بەچی بکات یعنی وەنەوشەت بۆ بێنێ دینداری هەروایە دینداری و ئیسلامەتی و داعوا و بانگەواز هەروایە وەگەر جاجار شتێکی کەمیش وەکوڵە ئیش و کار و کاسبێکی خۆشی لەگەڵا بکە بۆیە دەبێت زۆر ئاگداربی وریابی ڕەنین ڕاکردن گرنگە بین ئین نەیچەر نەناو سروشتە باخ حەدیقە شوێنێک زۆر گرنگە تایبەتی ئەمە بۆ منداڵ ئێوە هەستی پێ ناکەن ئێمە هەستی پێکەین کە ماڵمان لە شوقەیە ئەو مناڵە نییە ئەڵێ لە شوێنێکی سژنێک بەرە داوە کە ئەیبەی بۆ ماوەی نیو سەعاتێ لە باخێکا دانی ئێستا خەریکە ماڵەکانی خۆشمان وای لە دێ مامۆستا کەمترین باخی تیا دەبێت هەمووی کراوە ژوور بە ژوور ژن سەری پرچی بڕن متباق مساعد متباق ژێر زەمین دار و بەردی هەیە کەچی هەمووی 2 مەتری نەیچەری نێشتۆ سروشتی نێشتۆ بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگ و مویمە ئەگەر باخێکە حەدیقەیەکە جاجان نان خواردنە چوونە دەرەوەیەکە مناڵەکانە ڕۆژ نوێژی عیشابێ بۆ مزگەوت و بۆ خۆیان ناو باخەکەی مزگەوتەکە ئەمانە هەمووی نیعمەتێکی زۆر گەورەیە ئۆکسیتۆسین یاریکردن لەگەڵ حیوانات و لەگەڵ ئاژەڵە ئۆکسیتۆسین دەرەدا پلەین وز دە بەیبی یاریکردن لەگەڵ منداڵە ئافرەتێکەڵێ پیاوەکەم سۆزی نییە ئەڵێ مناڵەکە بکە باوەشی پیاوەکەم سۆزی نییە ئەڵێم لایڤی مناڵەکەی بۆ بکەرەوە پیاوەکەم کەمتر ئێمەی بیرە ئەڵێم گڕووگاڵی مناڵەکەی بۆ بنێرە پیاوەکەم کە دێتەوە لەبەر تەلەفۆن کاروانەکە گەشت زەرەرە فڵانە لە مەرزەکە ئەڵێم مناڵەکە بکە باوەشی منداڵەکە بکە سەرشانی منداڵەکە بۆ لە تەنیشتەوە ئەم وڵێ وەڵام من بەعکسە وتمە با عاجز نەبێ نەوەک سەر و دڵم بگرێ مناڵەکە نایەڵمە بچێتەوە ژوورەی باوکیان نابێت
ئەو ئۆکسیتۆسین دەرنادات هۆرمۆنێکە بۆ سەعادەت ئەمە بۆ دایکی ژوایە بۆ ئافرەتەکان بیکە سەر شانت بیکە سەر قۆڵت تەرتیبات و مەزبوطە بەتابەتی ئەگەر ئافرەتێک مناڵەکەی لە دایانگە و لە باخچە بێت زۆر لات ئەتیادی بێت ئەگەر خەمۆک و بێتاقەت بی بۆیە سەعاتێ دووسە من بخۆم دایانگەم هەیە زۆر جار بە دایکەکان ئەڵێم ئەڵێم کاکە کە دەوامت نییە سەعات 12 بۆ یەک وەرە مناڵەکەم لێ وەرگرێت تۆزە یاری لەگەڵا کاگەرە شتەوێت لە دایانگە بێ واللهی وا هەیە مامۆستا ئەڵێی پارەی بۆ هین داوە مەسەلەن سەعات تا پاری سەعات 3 نەداوە 3-5 دقەکەم دێ خۆ تاکیدیشم لە 12 هیچی نییە و چێشیش پێگەشتووە خەڵکمان چەند پێویستدانە هەتا پێم وتم لەبەر من نا بەس بۆ خۆت کە تۆ لە 12 یەک دەوامت تەواو بووە بۆ نای مناڵەکە بەریتەوە 2 سەعاتە چێژ وەرگێت خۆشی وەرگری و خۆشت خۆشببختی وەرگری نەوەڵا کاک تۆ تاخۆ من تا پاری سەعات 3 داوە چی پێویستەکات زووبی بەمەوە بۆ ئێمە بەڕاستی هەڵەیەکی گەورەیەوە کە هەک ناوێرم ئەمە شەرعیشە باز بۆتان باسکەم باوش پیاکردن و تەوقەکردن ئەوە کتێبە منهەجە دینەکانیش هەمان شتی وتو ئەوە ئینگلیزیێک وا دەڵێ باوش پیاکردن بۆ ژن و پیاو بۆ منداڵەکانت بۆ حەڵاڵی خۆت قۆڵگرتن و دەستگرتن جا بەتابەتیم کێشەمانێ بۆ دەستم ناگری ژنوات پێڵێ کاگە لەو بازارە چی دەست بگرم لە ماڵ قەینا لە حەدیقە قەینا لە باخی خۆت قەینا بەڵام بۆ منداڵەکانیش خۆش بۆ منداڵەکان بۆ ماڵی خۆشت زۆر خۆش بۆیە زۆر گرنگە و ئەمە بۆ خۆی هۆرمۆنی سەعادەت دەرەدات تکالێ دەکەم کوڕەکان ئەوەی کە گەورەی دەست خوشکێکتەکە گەورەیە برایەکتەکە گەورەیە خوشتێکتەکە بۆ نمونە مەسەرن شووی کردو چۆتە ماڵ و حاڵی خۆی ڕۆژی ئەچیت و باوش پیاکردن و ئەم لەولا ماچکردن و ناو چاوان ماچکردن نیعمەتێکی زۆر گەورەیە لە کتێبەکانە نووسراوە ئیندۆرفین هەر ئەڵەی فول بۆ دین دانراوە کۆتایی پێنم ئاگاتان لێبێ 100% ئەگەر هەمووی حەدیث و فەرمودەی لەسەر نەبوو ئاەتی لەسەر نەبوو حەقتانە قسە بکەن یەک ئەڵێ لەفین ئیندۆرفین دەرەدا لەفین یانی چی پێکەنین و زەردەخەنە قاقانە لەفین هەر ئینگلیزیش قاقای جیاوازە و لەفین ینی بزە و زەردەخەنە ئەوانە دووەم ئەکسەرسایزین وەرزشکردن و جوڵە و حرەکە ئیندۆرفین دەرەدا بۆیە کوڕەکان جارجار ئیش بکە بە قسەم کە هەر لەسەر موواڵەوە مەبە هەر بەسەر مۆبایل مەبە ئەوەی باوکت ئەڵێ چی کوڕم قەیت چیەکە ڕۆژی 2 ساعت بیتە سەر دوکانەکە خۆ دنیا کاون نابێ بڕوات بێ بۆ توێتی بەسەوە تا باوکت بە زمانی ئیش پێتەڵە من بە زمانی هەپینس پێتەڵم بەڵێ بۆ تۆیە گرنگە ئێمە ئەکسەرسایز باشترین شتمان 5 نوێژەکەیە باشترین ئەکسەرسایزە ئەتوانم بڵێم نیعمەتێکی زۆر گەورەیە دوای دارک چوکلێت خواردن و جۆری خواردنەکان زۆر گرنگ و مهمە و تەنانەت جۆرێ لە خواردنەکان جۆرێ لە ڕۆنەکان جۆرێ لە زەیتەکان جازەیتی زەیتونە و هەرێکێک لەوانەیە ئەمانەش هەمووی کاریگەری هەیە زۆر باش و چاک و مەزبوطە کۆتایی پێێنم بە دوای کلیلی هەپینس و خۆشببختی خۆتانە بگەڕن تکایە ئاگادار بن هەر یەکەی بۆ خۆی کلیلێکی خۆشببختی خۆی هەیە هەر یەکەی بۆ خۆی کلیلێکی ئاسوودەی خۆی هەیە تکایە ئاگادار بن وریابن ئەمانە چکە فریان ناکەون ئاگادار بن وریابن ئاگاد لە ساغیت بێت ئاگاد لە تەندروستی بێت ئاگاد لە دەروون بێت ئاگاد لە مێشک بێت ئاگاد لە ڕووی دارایی بێت بەڵێ هەموو ئەمانە هەپینس زیادەکە یان کەمەکە بە پارەی زۆر بە پارەی کەم بە لەش ساغی زۆر بە لەش ساغی کەم سەرەکەم پیاوەکەڵە چی ئایبم نییە لەشتم ساغە ئەم پیر بووە چی پێویستەکات آخر ئەمیش بە مناڵ خستنەوە بۆ تۆ نەخۆش کەوت ئەمە من خۆم ئەشیعەم بۆ گرتووە ئینزلاق و سەوفانی هەیە کچ نازدارماندا پێت دڵت نهات سەیریکەی 4 مناڵی بووە 4شی لەبار چوو ئەمە 8 تەبەن بۆ نمونە ئێستاکێت پەکی کەوتووە باکسیشەوە بۆ پیاویش کاگەڵی پیر بووە فلان بۆ ئەمیش لەبەر ئیش و لەبەر کار و لەبەر ڕاوەدینار و لەبەر کاسبی و لەبەر مەشغەڵەت و لەبەر هەموو شتێک بۆیە هەمیشە گرنگی بە هەموو شتەکان بدرێت باشتر و چاکتر و مەزبووترە و خواحافیزی دەکەم بەم پەیامە هەپینسی هەموو مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر جیاواز شەرت نییە خۆشببختی یەکێک بۆ یەکێک تۆ بشێ ئەشێت نەفەرێک لە شوقەیە خۆشببخت بێ ئەشێک نەفەرێک لە خانوو ئەشێک نەفەرێک لە لادێ دەشێت نەفەرێک سیارەی هەبێ خۆشببخت بێ دەشێت نەفەرێکی تر سیارەیان نەبێت ئێستا باشتر و چاکترە بۆ ژنەکە و بۆ پیاوەکە و بۆ مناڵەکان و بۆ خانەوەدەکە بەڕێزێک ئەشێ بە مەعاشەوە خۆشببخت بێت من نەفەری ترە ناسم بەعکسەوە کەوەتی مەعاشیان نییە خۆشببخت و ئاسوودەن و پارەشیان زۆر زیادە چکە پیاوەکە خۆی فەسڵ کرد لە شوێنێ بوازیە ناخۆی فەسڵ کرد هەموو عایلە پیگاڵتیان باقلیا دەیان 600,000 بوازیە ناو ئێستا ناڵێم 600,000 دەسەکەوێت بەس بەلایانی کەمەوە مانگی 600,000 دەسەکەوێت بۆیە هەمیشە دەبێت بە دوای گێچ و دەبێت بە دوای قیاسی خۆ تا بگەڕێ پێم وایە پێوەری دین و پێوەری ژین و پێوەری قیامەت و پێوەری فەرمودەکان و ئیسلامەتی و دینداری پێوەرێکی زۆر باشە بۆ ئەوەی کە جارجار هەڵسەنگاندنێک بکەین بۆ خۆمان بۆ خێزانمان بۆ خانەوادەمان بۆی خۆشببخت و ئاسوودە بین سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان سەرکەوتو سەرفراز بن هەمیشە لە لوتکە و لە خۆشییا بن هەمیشە دوور بن لە دەرد و بەڵای شەڵا خوازاتان باتۆ سەربەرز بن شەڵا